بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵ نیم بە دیدارتان شاد دەبمەوە ئەو کاتە خۆشحاڵە بم کە بەڕاستی ئێمە کاتێککە لەسەر ژینگە قساکەین کاتێککە لەسەر پەروەردە قساکەین کاتێکە لەسەر تەندروستی قساکەین چەند شەقاوێک چەند هەنگاوێک بچینە پێش ئەو کاتێک کە ئەم قسە و باس و مەسەلانەمان بە قسە هێناوە. ڕاستی هیچ ڕەوایەکی تێدا نییە ئێمە بەم هەموو ئەرز و ئاو خاکە جوانەوە لە شەشەم پیسترین شوێنەکانی سەرگۆی زەوی هەژمار بکرێن، حساب بکرێن. ئێستا ژینگە بەڕادەیەک مای گرنگی پێدانە لە وڵاتە خۆپێداوەکان کە لە هەموو شتێک زیاتر بۆیان گرنگە لەبەرەوەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە پێستیانەوە هەیە، پەیوەندی بە دڵیانەوە هەیە، پەیوەندی بە تەندروستی خۆراکیانەوە هەیە، پەیوەندی بە ئارامی دەرونیانەوە هەیە. بەڵام ژینگەکەی وڵاتی ئێمە هەتاوەکو دێ خراپترە بێ وەجگەلەوەی بە تایبەتی نەک بەس بە تەنیا من وەکو میدیاکارێک تەنانەت پسپۆڕەکانیش گومانیان لەو داتایانە هەیە کە فڵانە شارمان ڕێژەی سەوزایەکەی ئەوەندەی و فڵانە فسارە شارمان ڕێژەی سەوزایەکەی ئەوەیە. لە ئەی بۆ زێت ئەبێ بە پرسی ژینگەدا بچینەوە. ژینگە ئەمەندە ورد بۆتەوە تەنانەت کاریگەری لەسەر نرخی خانوبەرە هەیە. ئەمڕۆ بۆ یەکەم جار لەم پرۆگرامەدا خاتوونێک لە کۆمپانیایەکی کوردیەوە کە دڵسۆزانە لە بواری ژینگەدا کار دەکەن پێتانەڵێ بەداخەو خەڵکی ئەولێر بمبورن ناتوانم پێتان بڵێم تەیراوە پاکترە لە شێخەڵا پیسترە لە دۆلاراوە پاکترە لە گڵکەند یان نا لەبەرەوەی کە داتاکانی هەولێر هێشتا بەقەدەر سلێمانی داتاکان ورد و دەقیق نین. بۆیە ئەم قسەیەکەم بەڕاستی ئەبێ کاتێ لەمە بەدواک خەڵک کە خانووە کڕێ لە گەڕەکێ بزانێ ڕێژەی پۆڵشن پیسی و پاکی ئەم گەڕەکە چەنە ئەوە کاریگەری لەسەر نرخی عقارات بکات. هەموو پێوانەکان لە وڵاتی ئێمەدا بەڕاستی لە جێی خۆی دانین. ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک مامۆستای زانکۆ و کۆمەڵێک گەنجی وشیار بە ژینگە و دکتۆر و دەستەی ژینگە ئەم پرسا بە قسە دێنین. بە گوێیەک لەم راپۆرتە بگرین. دوای ئەوە ئەم خاتوونە پێتانەڵێ چ شارێ لە شارێکی تر پاکترە، هۆکارەکانی پیسێتی هەندێک گەڕک لە هەندێک شارەکانە چییە؟ ئەو خاتوونەی کە مامۆستای زانکۆی و پسپۆڕی بواری ژینگەیە پێمانەڵێ ئێمە شارەکانمان بەرکەوتەیە بە چەند کانزا و مادە و دووکەڵی زیان بەخش. هەرێکێک لەمان بە ئامادەکاریەکی زۆرەوە هاتوون. ئەم دکتۆرە بەڕێزە پێتانەڵێ چەندی نەخۆشیەکانی دڵ کە لەم وڵاتەدا بەداخەوە زۆرە هۆکارەکەی پیسێتی ژینگەیە. گومانەکەم هیچ وڵاتێکی دنیا بەقەدەر ئێمە مۆلیدەی تێدا بێ. ئێمە میلەتێکین 6 ملیۆنین 2 ملیۆن ئۆتۆمبیل و ماتۆرسکیل لە وڵاتی ئێمەدا دێت و دەچێت لەبەرەوەی هۆکارەکانی گواستنەوە ساڵ لە دوای ساڵ لە چێتە دواوە. ئۆتۆمبیلە نەبێ لە وڵاتەیان ناگەی بە هیچ شوێنە ئەبی بە پەنی زەمانە. خۆزگە وەزیرەکانی ئەم وڵاتە سەرۆکوەزیران پێوتن هەفتەیەک ئەبێ وەکو خەڵکەکە بگەنە ماڵەوە بە پاس. اینجا ئەتانزانی ئەوەی کە پێوترێت ترانسپۆرتیشن و بووە بە زانستێکی ورد و ئێستا بە سانیە و دەقیقە لە وڵاتانی گەشە بەشە خەڵکی لەسەر محاسەباکرێ بزانن لەم وڵاتەدا حاڵی چۆنە. با گوێک لەم راپۆرتە بگرین و ئەگەڕێینەوە. ئەوە ئاگرەکانە ئەوە یەکیان لەوانە ئەویدی لەوانەیە بە سەدان زیاتر لێرە و ئەمووی ئەو ئاگرە و ئەو بۆنە. غەفور دانیشتووی گوندی تەرجانە لە سنووری هەولێر. ئێستا مندارەکەما لە ژۆرێکەتیا تووشی ڕەبۆی بووە. ماڵەکەی 2 کیلۆمەتر لە پاڵاوەکانەوە دوورە. ئێستا لە ژۆری بابچین پیشانەدەم. 6 ساڵە منداڵەکەی تووشی نەخۆشی ڕەبۆ بووە. پزیشکان پێیان گوتووە هۆکاری نەخۆشەکەی پیسی هەوای گوندەکەیانە کە بە دووکەڵ و بۆنی ناخۆش داپۆشراوە. ئێستا منەوە ئەگەر ئۆکسسیجین و ئەو تەبخیرەی نەبی دەبی فەوری بی بەمە خستخانێ. یعنی بین ناوێن ئەو زۆریش دەزان جاروێ بەخۆی 15 ڕۆژ داخیلم کردێ لە خستخانەی مایتەوە 20 ڕۆژ مایتەوە 10 ڕۆژ مایتەوە ینی بە هامەگە سەبەبەکەش هەمووی ئەو بۆنەیە. ئەو بۆنەش هەر ئەمن نام
چەند کەسیدی نخۆشکەتیە چەند کەسیدی باوەڕکە دوو ساردی وەرەوە ئەگەر لە هەر دەرکەچیتدا هەمار و دوو نخۆش سێ نخۆشینەوە حەقەتایی دووکەڵ و دەرهاوێشتە گازیەکان ئاسمانی شارەکانی هەرێمی کوردستانیان تەنیوە. لەگەڵ دکتۆر سەنگەر سەرۆکی بەشی کیمیا لە کۆلێژی زانست لە چەند شوێنێکی هەولێر پشکنین بۆ ڕێژەی پیسی هەوایی هەولێر دەکەین. پشکنینەکانی تەنۆڵکە وردەکانی PM2.5 و PM10 لەگەڵ گازەکانی دوانۆکسیدی کاربۆن، یەکەم ئۆکسیدی کاربۆن، دووەم ئۆکسیدی گۆگرد و دووەم ئۆکسیدی نایترۆجین پێکاتەبوون. هەموو غازانە بەپێ و پشکنینانێک ئەمە کردیتمان هەمووی هەیە جگە لەوانەیە پارتیکل مەتەری یاخود تەنۆڵکەی وردی 2.5 لەگەر پێن دەعفو ئەو دووەش بەپێی WHO یەکن لەو پیسبوونە مەترسیدارانەی کە بەداخەوانش هەیە و ڕێژەکەش لە ستاندەر بەرزترین کەواتە ئەو بەرگە هەوایی کە لە هەولێرەوە سەیری دەکەی لە شوێنێکی بەرز لە هەولێر دەردەکەوێتن بریتین ئەو مادانەی کە باسم کرد. لێرە ڕێژەی PM26 کە خۆی نابێت لە 15 تێپەڕە. هاتوومەتە سلێمانی کەش و هەواکەی لە هەولێر باشتر دەرناکەوێت. سێنسەرەکانەکەین ڕێژەکەی زۆر بەرزەواتە. یاریڤان توێژەری بواری هەوایە. لە سلێمانی و کەرکووک 30 ئامێری پێوانەی هەوایان داناوە و ڕۆژانە لە ڕێگەی ئامێری تایبەتەوە چاودێری ڕێژەی پیسبوونی هەوا دەکەن. دیارە هەمووی بێ سەوز بێ بەڵام ئێمە هەمووی زەردە. تەنەوە کە هەڵواسراوەکانی دونی و کە یەکێکە لە هەرە ترسناکترین پیسکەرەکانی هەوا و زۆر تەرکیزی لەسەر کردووە لە ڕۆژ لە 24 سەعاتە نابێ 15 مایکرۆگرام بۆ 1 مەتر سێجا لە هەوا تێپەڕێ بەڵام لە سلێمانیا هەنێجار دەقات و 15 قاتی ئەو ڕێژەیە تێپەڕێ بەم ئاراستەیە بڕۆین بەم هەناسەیە بڕۆین مەترسیدارتریشە بێ و بەڵگەشت بۆ ئەمە بەرزبوونەوەی نەخۆشیەکانی تەنگە نەفەسیە ڕەبووی مناڵە. پارێزگای دهۆکیش هاوشێوەی پارێزگاکانی هەولێر و سلێمانی بەدەست پیسبوونی هەوا دەناڵێنێت. بەپێی ئەو توێژینەوانەی کە بۆ 8 جۆر گازی کەلەکە بوو لە هەوای دهۆ کراون دەرکەوتووە گازی CO2، SO2، میسان و چەند جۆر گازێکی دیکە زیاتر لە ڕێژەی ستانداردی جیهانی لە بەرگە هەوای دهۆک هەن. تقریبا ئەم بێژنە CO2ش یەکیش سەرەکیترینەکە هەیە ئەنی ڕێژەکە زۆر بە تقریبا ئەشێم بێژم سەکە تو ساڵانە حسێب کێ بە هەر کەسێکە 2 تۆن حتا 3 تۆنێت CO2 بەردکەبنەبە ji bil hêndê mesela SOX em şên bêjin taybet SO2 rêjeka zor peyda bûye be heta NASA jî behsê NO2 kiriye NOx ku rêjeka zor heye teqrîben taybet senterê dihûkê û dewrobera devera kaşê taybetî ev hemû yanî ser mînin ebe NASA jî sermandiye be ku ji ber hindê jî gotiye dihûkê êk pîstirîn bajarên em bêjin heta cîhanî jî dest nîşan kiriye be. دەستەی ژینگە زۆری پاڵاوگەنە یاساییەکان مۆلیدەکان و زۆربوونی ژماری ئۆتۆمبیلەکان بە هۆکاری سەرەکی پیسبوونی هەوا دادەنێن. ئێستا سەرقاڵی دانانی پلانی 5 ساڵن بۆ کەمکردنەوەی دەرهاوێشتە گازیەکان لە هەرێمی کوردستان. پێویستە راپۆرتی هەڵسەنگانی کاریگەری ژینگەی پێشکەش بە دەستی ژینگە بکە بەڵام تا ئێستا هیچ پاڵاوگەیەک نەهاتووە راپۆرت پێشکەشکە کەواتە پاڵاوگەکان خۆیان نەگونجاندێ لەگەڵ ئەو ڕێنمایە ئەوە لایەنی جێبەجێکاریش حتمەن ئەوە وەزارەتی سامانە سروشتەکان هەبێ ئەوە بکە ئەبێ ئەو لایەنی پەیوەنددارە لەگەڵ پاڵاوگەکان تەبعاً ئەگەر ئیش بکەن بەردەوامن لەبەرەوەی ئەوان بەپێی ڕێنمایەکانی ژینگە ئیش ناکەن. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕۆژانە لە هەر 10 کەسێک 9 کەسیان هەوای پیس هەڵدەمژن. ساڵانەش 7 ملیۆن کەس لە جیهان بۆی هەوای پیس گیان لەدەستدەن. کە لە دوورەوە سەیری ئاسمانی شارەکانی هەرێمی کوردستان دەکەی تەمێک دایپۆشیوە. ئەمە جگەل لە ڕووداوە سروشتیەکان ڕووداوە ناسروشتیەکان هۆکاری سەرەکی پیسبوونی هەوای شارەکانن. بەرپرسانی دەستەی ژینگە دەڵێن
ئەگەر هۆکارەکانی پیسبوون کەم دەکرێتەوە ئەوە لە چەند ساڵی داهاتوو هەوای شارەکان زیاتر لەمەی ئێستا پیستر دەبێت و دانیشتوانەکەی ڕوبەڕووی مەترسی زیاتری تەندروستی دەبنەوە. فەرها دۆڵەوەری ڕوودا و هەولێر. بەڕێزان ئەم راپۆرتێکی ئاسایی نەبوو. ئەمە لە هەر وڵاتێکا بێ شۆکمان بکات. ئەمە مەترسیدارەکەی وەکو ئەوە نییە کە یەکێتی و پارتی لەسەر فڵانە پرزڕێنەکەوتن گۆڕان دێت لە حکوومەتە ڕواتە دەرەوە نازانم یەکگرت و چیەکە. ئەمە کراوە بە تۆپیک، ئەمە کراوە بە مژاری گەورەی ئەم وڵاتە. بەڵام لە ڕاستیدا خەمە گەورەکە ئەمەیە کە مناڵی ناکام دروستەکە، ئەمەیە کە ئەمان خاتە سوال و سەدەقا بێ خانوو بفرۆشین بۆ سەرەتان. بۆ تۆی پسپۆڕی دڵ ئەم راپۆرتە چیت پێڵت؟ کارەساتە کاکەنات. بەڕاستی بۆیش من لێرەم ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانە لە عیادەکانمان ئامۆژگاری خەڵک دەکەین خواردنتان چاکەن، وەرزش بکەن. بەڵام ئەو خەڵکەی لە ئەمە دایکی هەموو شتەکانە. ئەمە لێرەوە سەرچاوی گشت نەخۆشیەکانە. ئەم هەموو نەخۆشی دوای بۆت باز دەکەم کە بەهۆی پیسبوونی بەرگە هەواوە ڕوودەدات لە دنیادا. من بەداخەم ئێمە شەشەم خراپترین وڵاتین لەو ئەوەوە. ئەگەر لە دنیادا 7 ملیۆن کەس بە پیسبوونی ژینگە بمرن، هیچ ئامارێک هەیە لە هەرێمی کوردستان چەند نەخۆشمان بەهۆی پیسبوونی ژینگەوە دەمرن. بەڕێزت قسەیەکی زۆر جوانت کرد. ئەمە بۆ هەمومانە، ئەمە مەسئولیەتی هەمومانە کاکە ڕەنج، نەک هەر ئەمە بەقەدەر مردن لە ڕێی هەمومان دەکوژێت. ناڵێ فڵانە کەس مەسئولە، فڵانە کەس بەدیگاردی هەیە، فڵانە کەس خاوەنی نازانم چەندە ملیاردێری عێراقا. ئەمە بۆ هەمومانە. ئەمە ئەویش هەڵی ئەمژێت، مناڵەکەیویش هەڵ ئەمژێت. باڵێ مناڵی هەمومان و خۆشمان ڕۆژانە تۆکسین هەڵدەمژین، ڕۆژانە وردە پلاستیک دەخۆی. باشە لە شارێکە بینەرانی بەڕێز، ئەمە پۆینتێکی گرنگە. لە شارێکا بووی کە ژینگەکەی سەلامەت نەبوو، دڵت سەلامەتە بێ؟ نەخێر 100% دڵت سەلامەت. مەسەڵەن ئەم راپۆرتەی ڕوودا و کە پەیوەندی بە دڵەوە چییە؟ من باسی ئەوەت بۆ دەکەم. من پار لە کۆنفرانسێکی جیهانی بووم کە باسی پێشگیریکردن لە نەخۆشیەکانی دڵ دەکات لە دنیادا. ئەگەر باسی ئەو فیگەرانت بۆ بکەم کە پیسبوونی ژینگە لە وڵاتانی ئەوروپا چەند کاریگەری هەیە، ئەی لە وڵاتێکی وەکو عێراق کە نە سەیارە نەمۆلی شەشەم پیسترین وڵاتی دنیای و 2023 دووەم پیسترین بووە. کاک ڕەنج دەزانی باسی چیان دەکرد؟ چاکردنی کواڵیتی تایەی سەیارەکان کە چەند مایکرۆپلاستیک کەم دەکاتەوە و چەند ڕێژەی جەڵتەی دڵ کەم دەکاتەوە. من بابۆت باس ئێستا ئەم گازانە مەسەڵەن لەوانەیە بینەرێک ئاوی خاتە سەر ڕوودا و بە گرنگ نەبێ بۆی. بەڵام ئەم راپۆرتەی کە ڕوودا و کردوێتی لەگەڵم پسپۆڕانەیە کە پێڵێ فڵانە گازی زیان بەخش ئەوەندەیە، سەر گاز ئەوەندەیە، چەندێک کاریگەری لەسەر سەلامەتی دڵی خەڵک هەیە. ئەو هەوایە پیسەی کە هەڵی دەمژین لە هەرێمی کوردستان کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر جەڵتەکانی دڵ و جەڵتەکانی مێشک و بەرزبوونەوەی فشاری خوێن. سەدا چەند ئەبینم شتت سەرقەڵەمت نووسیوە. زۆر شتم بۆت نووسیوە. یەکەم شت ئەگەر باسی جەڵتەی ڕاستە و خۆی دڵ بکەین، 15% هۆکاری جەڵتەکانی دڵ لە دنیادا، ئەمە فیگەری WHO دەگەڕێتەوە بۆ پیسبوونی بەرگە هەوا. تەنانەت ئەستوربوونی دیواری دڵ، پەنمانی ئەوانەی کە دڵیان ئەستورێمە ئیکۆیان بۆ دەکەین، یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی بەرگە هەوایە. ئەی جەڵتەکانی مێشک زیاتریش 70%. ئەنجا من باسی ئەوەت بۆ ناکەم کە شەکرە و شتێک هەیەکا کە ڕەنجڕەنگە ئێستا زۆرێک لە ئێمە هەمان بێ لێرە پێی دەگوترێ مقاومەی ئینسۆلین ڕزستانس کە گەلێک باوە لەم وڵاتانەی خۆماندا. 13% هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هەڵمژینی ئەو تۆکسین و ئەو ماددە خراپانەی کە هەیە. بێگومان من باسی شتێکت بۆ بکەم، بۆ نمونە بەرزی فشاری خوێن. لێ کۆڵینەوەیان کردو من بۆ بەرنامەکەی جەنابەت 35 ریسەرچی جیهانیم خوێندۆتەوە لەسەر کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر نەخۆشیەکانی دڵ و هەناو. لەو کۆنفرانسەی سلێمانیش هەندێکیانم باس کرد. بەڵام ئەگەر بچینە ناو تەفاسیلی من بەڵامگۆی ئەنسۆلین ئەوە گرنگە. باڵێ با باسی فشاری خوێنە بۆ بکەم.
بۆ شتێ نمونە بڵیت و نەدوت پەنکریاست وەڵام دەرەوەی شەکرا شەکرا لە وڵاتی ئێمەیە هیچ ماڵێک نییە شەکرەیەکیان نەبێ ئەمە پەیوەندی هەیە بە پیسبوونی هەواکەمانەوە کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لەسەر پەنکریاس پیسبوونی بەرگە هەوا و بێجگەلەوە پیسبوونی خاک ئەی مادەی ئارسنیک لێد مێرکەری کە دوای جەنابیان باسی دەکەن بەس بوو ئەوەی شتی زۆر بۆ بینەران ڕوون بکەمەوە زۆر بە عملی بۆ بینەران و بۆ کاک عەبدوڕەزاق بۆ دەستەی ژینگە بۆ نمونە ئەگەر کاک عەبدوڕەزاق بێتە لای من فشاری خوێنی خوا نەخواستە 16 لەسەر دەیە لێکۆڵینەوەیان کردووە ئەگەر بچێت بۆ ژینگەیەکی پاک و هەوایەکی پاک هەڵمژێ بۆ ماوەی 14 کاتژمێر ڕەنگە 4 میلیمەتری مێرکری 4 دەرەجە زەختی دابەزێت کەواتە ببێت بە 12 لەسەر 8 و نۆرمال بێتەوە سەیری ئەو فیگەرە بکە ئێمە چ تۆکسینێک چه هەوایەک هەڵدەمژین کاکە ڕەنج باسی ئەوەت بۆ ناکەم 29 لە سەدی شێرپەنجەی سیەکان دەگەڕێتەوە بۆ پیسبوونی بەرگە هەوا باسی ئەوەت بۆ ناکەم ئەو مامە حاجیە کە تازە لە راپۆرتەکەی جەنابەت باس کرد کە مناڵە خنجیلانەکەی تووشی ڕەبۆ بووە بەهۆی پیسبوونی بەرگە هەوا و دەبێت تەبخیری بۆ بکرێت ئەی ئەگەر ئێمە بەو شتانەیە بچینەوە ژیانی چەند کەس لە مردن ڕزگارەکەین ژیانی مناڵەکانمان لە مردن ڕزگار دەکەین من کە هاتوون بۆ بەرنامەکەی جەنابەت دەمتوانی ئێستا لە عیادە بم لە شوێنێکی تر بم بەڵام ئەمە بە مەسئولیەتێک دادنێم لەسەر شانی خۆم دڵە کوتە شوێنووسیوە دڵە کوتە کاکە ڕەنج من لە ئەسنای خوێندنەوەی ئەو 35 بەحسا زیادبوونی ڕێژەی لێدانی دڵ لە شارێکی وەکو نیو دلهی کە یەکێک لە پیسترین شارەکانە ئەگەر ڕێژەی لێدانی دڵ و دڵە کوتەیان بگری نەخۆشەکانی کارەبای دڵ بگری زۆر زۆر زیاترە لە هەمان شاری هند کە شارێکی پاکترە لەوێ با بڵێن ئەنجە ئێمە شەشترین ئێستا دڵ لە هەولێر زیاتر لە بەردەم مەترسیدا تا دهۆک 100% لە بەرەوەی ژینگەی ئێرە زۆر زۆر پیسترە هەرچەندە من زۆر زۆر گەڕام بەڕاستی لەسەر شاری هەولێر لە بەڕێزانی شمپرسی بەر لە بەرنمەکە بزانم ئایا داتای دقیقمان هەیە وەکو جەنابەت دوتت بۆ نمونە لە تعجیل چەنە و لە دریمستی چەنەوەتی نییە بەڵام ئەمە خاتونێک هاتووە لە دنیای ئامێریان بڵاو کردوێتەوە بە تایبەتی لە سلێمانیا بەڵام ئەبێ کاراسانی بکرێ بەقەدەر وەزارەتێک بەڕای من گرنگی پێبیرە چونکە خەریکی داتا و داتاسازین ئێستا ئەزانم عێراق وتتان کە پیسترین شارە لە شەشەم پیسترین شارە وڵاتە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ شارێ پیسترین شارە بەپێ ئەو داتایانی کە ئێستا هەیە ئێمە طبعاً ئیش لەگەڵ شەریکی IQR کە شەریکێکی سویسری بەناوبانە لەسەر تاسەری جیهان لەسەر ئەوە باسێکی ئەوە بکەین بەڕاستی بەپێی کات تا حدێک ئەگۆڕێ بەڵام ئەتوانم بڵێم زۆرینەی کاتەکان بەغا یەکەم شارە هەولێر دووەم شارە سلێمانی سێمە بەو شێوەیە یعنی بۆی نمونە بۆی هەیە دوو پایتەختەکە دووپایتەختەکە بەداخەوە کە پیسترینی عێراقە بەڵام لە هەمان کاتیشە ئەومان بیر نەچێت کە عدەدی ئەو جیهازانی کە لە دووپایتەختەکە هەیە تا حدێک کەمترە لەوەی سلێمانی ینی ئەمە ئەو ناگەێنێ کە سلێمانی پاکترە بۆی کە زۆربەی کاتەکان لە سێمایەت لەوە هیزبندیە مانای ئەوە نییە کە پاکترینە بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە تۆڕێکی گەورەترمان دروست کردووە شاری سەلامەتە بینی لە هەرێمی کوردستان بەپێی ستانداردی WHO ستانداردی جیهانی بەداخەوە ئەتوانم بڵێم زۆر بەکەمی ئێمە طبعاً جیاکاریەکە بە ڕەنگ کراوە لە سەوزەوە دەست پێکا هەتا مۆری تۆخ زۆر بەکەمی سەوزە بینی زۆربەی کاتەکان ئەتوانم بڵێم لە بینی تەندروستەکەی مۆرە تۆخەکە زۆر مەترسیدارەکەیە بزەبێت لە چ کاتێکا باشە کەواتە من ئەتوانم بینەرانی بەڕێز زیاتر لەسەر سلەیمانی ئەتوانم قسە لەگەڵ لەسەرم خاتوونە بکەم هەروە کەرکووکیش کەرکووک و هەڵەبجەش کەرکووک و هەڵەبجەش باشە هەولێریش هەیە بەڵام زۆر زۆر ورد نییە ئێستا بۆ نمونە سلەیمانی مەترسیداریەکەی چییە بە زمانێکی سادەی میلی کە خەڵک تێبگا پێم بڵێ چه گازێکی زیان بەخشیتە
ئێمە تۆڕەکەمان چوار شتی ڕئیسی کۆکاتەوە بێجگە لە بۆ نمونە لە دەرەجەی حرارەت و با و پەستانی پێ ئەم چوار ڕئیسیە چییە AQI Air Quality Index لەگەڵ PMەکان PMەکان کە ئەکیدم شارەزایان زیاتر باسیەکەن PM یەکمان هەیە 2.5مان هەیە و دەمان هەیە PM 2.5 بەگشتی زیاتر تەرکیزی ئەخرێتە سەر بە حکمی ئەوەی کە کاڵین PM 2.5 particulate matter یاخود تەنۆرکی هەڵواسرا و کە تیرەکەی 2.5 مایکرۆمیترە ئەمە زۆر بە ئاسانی تۆ توانی هەڵی مژیت بچێتە سیەکان تۆ بچێتە ئەجابا دکتۆر پێم بڵێ ئەم شتانی کە ئەم باسەکە ئەوە خەتەرە زۆر ئەگەر باسی دوا راپۆرتی کۆمەڵەی پزیشکانی دڵی ئەوروپات بۆ بکەم کە من 10 ساڵە ئەندامم لەوێ زۆر بەوازحی باسی ئەوە دەکات کە PM دوونیوی ئەوەی کام باسەکە کە بەهۆی بەڵێ کە عێراق وابزانم زۆر تۆخە کە من سەیری ماپەکەم کردەوە کاری ئەوانە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت کاکە ڕەنج لەسەر جەڵتەی ڕاستەوخۆی دڵ چۆن بە سێ میکانیزم ئەوە کاریگەری دەکات سەردڵ یەکێکیان کە ئێمە هەڵی دەمژین ئەو تۆکسینە ئەو PM 2.5 PM دوونیوە دەچێتە ناو سیەکانمان ڕەنگە ئێستا لەو ژوورەشدا زۆر هەبێت کە چوە ناو سیەکان ئەوەندە وردە گەردیلەکانی دەچێت بۆ ناو لولەکانی خوێنمان و دەچێت قەتماغە دروست دەکات لەگەڵ تێپەڕبوونی کات ئەو قەتماغانە زیاد دەکەن کە قسەی تۆ بکەواتە هەمومان جەڵتەیە قەرزارین بەخوا کاکە ڕەنج ئەبینی فیگەرەکانی مردن لە هەولێر گشتی بەهۆی جەڵتەی دڵەوە ئەجا لەوەش خەتەرتر سەرۆکی بڵین نوێنەری دەستەی ژینگە پێمەڵە چاوەڕێ ئەو جەڵتەیە بکە ئەگەر وا بڕوا ئەگەر وابێت قابل لە گومانە دێوا بێت زانین ئەم جیازانە چی ترمان پێڵێ ئەوە یەکێکیان دکتۆرەڵێ ئاوە خەتەر ئەوانی تر چین ئێمە بەپێی ژمارە ئەگەر بەپێی داتاکان قسە بکەین بەڕاستی ڕێک وابێت ئەتوانم بڵێم ڕێک هەمومان لە مەترسیین لەبەرەوەی من پێتەڵم یعنی کەمترین کاتەکان لە سەوزایی بینین ئەمە ئەوەش نییە بڵێ ئەم منتیقەیە بە بەردەوامی پیسە ئەم منتیقەیە بە بەردەوامی باشە بە بەردەوامی چ گەڕەکێ لە سلێمانی پیسە ئەتوانم بڵێم بەشی باشووری سلەیمانی بە بەردەوامی ینی کەم کاتێ لە سەوزا خەڵک تێبگا مەسەڵەن من باشوور و ڕۆژاوە ڕۆژەڵات ناڵم بۆ نمونە توی مەلیک وەزڵی چۆنە توی مەلیک و ئەو منتیقی سەرەوەی شەستیەکە ئەتوانم بڵێم باشترە تا حدێک کە ئەڵین باشترە ئەوە نییە بڵێ زۆر باشە هێشتا لە ناو ڕێژەی WHO ئەگەر مقارنەی وێرانەوە یعنی هەر لەم چەند ڕۆژەیە ئێستا ئەمە تەبەن ئەم داشبردی کە هەمانە لەم کاتێ ئەگەر پیشانی بین ئەمە چەند ڕۆژی ڕابردوول بە حکمیەوەی کە ڕەشەبا هەبووە زەرد و سەوزی تێکەڵە بەڵام هەفتەی پێشوو پێشەوەی کە باکە دەست پێ بکات لەو منتیقەیە مۆری تۆخ بوو لە ڕۆژی ڕەشەبایە بۆیە مۆریتیانە زۆر بەڵێ لە لای کفری و کەلار و ئەوانە بە هەمان شێوە کەلاریش وەزی خراپە لەبێش وەزی خراپە باشە لە سلێمانی وتە تانجەرۆ زۆر خراپە ئەی ستیەکان وەزان چۆنە ئەتوانم بڵم ستیەکان تا حدێک باشترە لە چاو هەنێ منتیقی کێ بۆ لەبەرەی سەوزایان زۆرترە بۆی هەیە بە بۆهۆی ئەوە بێکە سەوزاییان زۆرترە یاخود بۆی هەیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە بەکارهێنانی سیارەیانی تۆ بۆ نمونە کە باسی ستیەکەکەین خەڵک کە ئەچێتە دەرەوە ئەگەڕێتەوە وەکو ئەوە نیە بۆ نمونە ئەگەر ئێمە مقارنەیەکەین بە جادەی مەولەوی لە سلەیمانی جادەی مەولەوی زۆربەی کاتەکان لە پرتەقاڵیە لەبەرەوەی بە بەردەوامی سیارە بە یا ئەڕوات خەسرە و خاڵ و ئەوانە زۆر پیسن ئێستا حالیەن ئێستا سێرم کرد لە ڕزگاری لە پرتەقاڵیە یەکێکە لە پیسترینەکان ینی لە تۆپ 5 ڕزگاری بەڵێ ئەی عقاری تاوان ئێمە جیهازەکان حەزەکەم باسێکی ئەوە بکەم جیهازەکانمان چۆن دابش کردووە تۆڕەکە خۆی سی جیهازمان هەیە سی هەستەوەرمان هەیە لە ناو شاری سلەیمانیە هەموو شاری سلەیمانیان تەختیە کردووە بە 90 جیهاز لە هەمان کاتا ئێمە بۆ گەرمیان و ڕاپەڕی نیش بە عینەن شت گەرمیان و ڕاپەڕی نیش 5 جیهازمان بۆ دابین کردووە لە کەرکووکیش جیازێکمان هەیە کەرکووک ئەو هەر باسی ناکەین کە چەند وەزعی خراپە کە چەند وەزعی خراپە هەموو گەڕەکەکانی پیسا یەک جیهازمان هەیە لە کەرکووکا کە لە ناوەڕاستی شارەکەیادامانەوە لە سنتەرەکەیادامانەوە ئەوەش بە هەمان شێوە AQI-مان پێڵە PM 1 و 2.5 و دەشمان یعنی پێتانە لە مەترسیدارە بەڵێ پێتەڵم لە پرتەقاڵی نایەتە خوارەوە باشە سلەیمانی زۆربەی گەڕەکەکانی مەترسیدارن بەڵام گەڕەکێک بۆ گەڕەکێک تۆزێ باشترە ئاوایە مەسەلەکە ئەتوانین بڵین بەپێی ڕۆژی هەفتەکە و بەپێی کاتی ڕۆژەکە فەرقەکات مەسەڵەن جومعە و پێنجشەمە پیسترە شار یا جومعە و پێنجشەمان ئەو شوێنانی کە سەکەنیە باشترە لە چاو ئەو شوێنانی کە سیاحیە بۆ نمونە لە بیارە جیهازێکمان هەیە
سەیری بکە جمعە و شەمان بە بەرداوامی لە پێنجشەمەوە بۆ شەمان لە زەرد نایەتە خوارەوە لە خراپەکەیە بەڵام ڕۆژەکانی هەفتە ئەتوانین بڵین باشترە چەند ئامێرتان هەیە لە هەولێر لە هەولێر ئێمە ئامێرمان نییە بەداخەوە لە کێ لەسەر هەولێر زانیاری کۆ کردوتەوە بێ بێریڤان خان بەڵێ من تۆزێک زانیاریم هەیە لەسەری بەڵێ پاش ئەم ناوبڕا بینەرانی بەڕێز بزانین پایتەختە شیرینەکەمان چۆنە ئەمە شتێکیش بڵێم ڕاستی ئەوە قسەی ناخی دڵمەمەن بۆ خۆتان بەرنامەکەتان بینی هەفتەی پێشوو لەگەڵ 20 سینەماکار و هونەرمەند و نووسەر و توێژەرا چوون بۆ نوگرە سەلمان لە سلێمانی و دهۆک و هەڵەبجە و هەولێرەوە بەڕێکەوتین ڕاستیتان پێ بڵێم هەرێمی کوردستان لە چاو ئەو ناوچانەی باشوور و ناوەڕاستە ڕاستیتان پێ بڵێم نەرویجە لە پاکی لە جوانی لە ڕێکوپێکی لە تابلۆکان لە شەقامەکان بەڵام بەڕاستی ئێمە نابێ خۆمان بە قوربە سەرەکان بەراورد بکەین ئەبێ خۆمان بەراورد بکەین بە وڵاتە پێشکەوتووەکان چونکە ئەمەیان ئەتوانین بکەین و ئەمە شتێکیشە کەس لی بە سەلامەتی دەرناچێت جارێکی تریش ئەیڵێمەوە 500 سیارەتان بەدواوە بێ ئەوانەی ئەم وڵاتە بەڕێوە بن و بە دیگارتان هەبێ و نازانم چی ئەم تەنۆلکانە هەر دێتە ناو سیەکانتانەوە هەر دێتە ناو ماڵەکانتانەوە اینجا هیوای سەلامەتی و تەندروستیتان بۆ خوازم بۆ هەموو خەڵکی کوردستانیش با بە هەمومان چاکی بکەین پاش ئەم ناوبڕە خەڵکی هەولێر بزانین وەزعی هەولێرە شیرینەکەمان چۆنە ئەوە سلێمانی خراپ بوو بەس تۆزە لە هەولێر باشترە دۆکیش بە هەمان شێوە کەرکووکەکەی دڵی کوردستان و قودسی کوردستان یەک ئامێری بەسە بۆی پێوە بڵێ ئەگەر ڕاستت بێ لەوانەیە بە کەڵکی ژیانیش نێ مبالغەی تیا قسەم بەداخەوە نەفرەت ئێستا ئەگەڕێنەوە بەڕێزان وتم بزانین هەولێرە شیرینەکەمان وەزعی چۆنە بەم هەموو کتێب و وەرە قەوشتەوە هاتووی ئەتوانی وەڵامیەوە پرسیارم بیتەوە هەولێر وەزعی چۆنە ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر شاری هەولێر وەکو برادران باسییان کرد کە لە ئامارەکان وەکو لە تەقاریری 2020 ئاماژەی پێکراوە مەسەن ئێرکوالیتی ریپۆرت مەسەن عێراق بە شەشەم وڵاتی پیسبوودان دەدرێت لەسەر ئاسی جیهانەوە ئەوە لە خۆی دووەم بوو بەچی بوو بە شەشەم ئەمەش ئیجراعاتی کریا وڵاتی لە عێراق پیستر دروست بوو بێگومان لە ماوەی 24 ساعت یان ساڵ لە دوای ساڵ ئامارەکان داتایەکان بە جیاوازی دێنە پیشاندان ئێمە ئەگەر سەیری ناو عێراق بکەین بەغدا بە سێزدەمین پایتەختی جیهاندا ئەندرێت لە ڕووی پیسبوونەوە و هەولێر لە عێراق بە دووەم پیسترین شاری عێراق هەژمار دەکرێت لەگەڵ ئەمەشە ئەگەر ئێمە ئەڵێن عێراق شەشەم پیسترین شاری دنیاە بە کوردستانیشەوە تەمان بێگومان داتایەکان ئیمێ سەتەلایتەکان یاخود ئەو داتانەی کە ڕیکۆرد دەکرێتن جیاوازی ناکات لە چوارچێوەی سنوورێکی دەوڵەتە مەسەن ئەناڵایز دەکرێتن و بەراوردی پێ دەکرێت باشە کاتێکە ئەڵێن مەسەڵەن بەغا پیسترینە و هەولێر پیسترینە یعنی ژیان تایدا مەترسیدارە بە پێی پێوانەی پسپۆڕیەکەیەوە بێگومان کاگەڕانس ئەگەر ئێمە سەیری ئەو راپۆرتە یاخود ئەو تەقریرانە بکەین کە پێش 2020 دەری کردووە ناوی هەولێری تیان نەبووە بەڵام هەولێر لە دوای ساڵی 2022 هاتوتە ناو تەقاریرەکە وەکو یەک لە پیسترین شارەکانی عێراق ناساندراوە دەتوانم بڵێم ئەوەی لە هەولێر ڕوویداوە ئەو هۆکارانە کە وای کردووە هەولێر وەکو شارێش هۆکارەکان هەولێر لە چیا پیسە هەنێ شتە بینم نووسیوتە عادی پێم بڵێ هەولێر چی تێداوا پیسە بەڵێ کۆمەڵێک هۆکاران کۆمەڵێک فاکتەر هەن کە کاریگەری گەورەیان کردوتە سەر پیسبوونی هەوا و تێکچوونی کوالیتی هەوا لە پارێزگای هەولێرە ئێمە ئەگەر سەیری بەرگەی هەوا بکەین دەبینین ڕێژەی نایترۆجین بە 1970 و ئۆکسیزین 120 و گازەکانی تریش 1.0 بەڵام هەر کاتێک ڕێژی ئۆکسیجین 120 هەیە ئەمە ستاندەردی جیهانیە بەڵام ئەگەر ئێمە سەیری لە هەولێر چەنە ڕەم ڕێژانە پێوراوە بەڵێ ئەگەر ئێمە سەیری هەر کاتێک کوالیتی هەوا لەم ستاندەردە لەم ڕێنجە تێکت و ئۆڕاستەخۆ کوالیتی هەوا تێک ئەچێت بێگومان ئەگەمە ئێمە سەیری ئەو بنسینانە بکەین ئەو هۆکارە نەبکەین کە هۆکاری پیسبوونی هەوامان پێنیشاندا یەک لەوانە مادە هەڵواسراوەکان CO2 NO2 ئۆزۆنە بەڵام خۆم ئەوەی بەحت توێژنەوەم لەسەر کردووە لەسەر پارێزگای هەولێر لەوانە دوانۆکسیدی نایترۆجینە لە گازی دوانۆکسیدی نایترۆژین بەڕاستی هەولێر یەکە لە پیسترین شارەکان کەوا نیشان دەدات
کە کۆمەڵێک هۆکار هەن ئێمە ئەبینین ڕۆژەکە چۆنە گازی دوانەکسیدی نایترۆجین لە هەندێک ڕۆژە لە 50 بۆ 65 مایکرۆگرام تێپەڕێنێ خۆی ستاندار دەبێت چەند بێ بەخۆی ستاندەرەکە نابێت لە 15 مایکرۆگرام تێپەڕ بکات ئێمە ئەگە سەیری ئەو شار و شارۆزکانە بکەین کە کاریگەری گەوریان هەیە بە تایبەتی لە پارێزگای هەولێر لە نێوان خۆی ئەبێت چەند بێ و هەولێر چەنە خۆی ئەبێ 15 مایکرۆگرام تێپەڕ نکاتن بەڵام لە هەولێر چەنە زۆر زاریوە 65 مایکرۆگرام تێپەڕ ئەکاتن و ئێمە ئەگەر سەیری ئەو نەخشانە بکەین بە تایبەتی لە سنتینال ئۆکو نەخشەکانیش لەوێندەر ئاماژەی پێ ئەەکەین تۆزیشتر ئێمە ئەبین سێ کوچکە ئێمە ئەبینین بە تایبەتی لە نێوان سنتەری شار و قوشتەپە وەکەڵک بە ناوچەی سەرچاوی پیسبوونی هەموو پارێزگای هەولێردا ئەندرێن ئێستا قوشتەپە پیسترین شوێنە لە هەولێرە بێگومان قوشتەپە سنتەری شار وەکو پارێزگای هەولێر وەکەڵک کەڵکیش بێگومان گەڕەکێ پاک بوو ئێمە ئەگە سەیری شار بکەین شاری هەولێر بکەین ڕێگای هەولێر کەرکک بۆ هەولێر دهۆک بە دەکا باشوور ڕۆژ ئاوای هەولێر بە بیسترین شوێنی هەولێردا ناوچەی بەرەو مەسیف پاکترە بەڵێ بێگومان چونکە مەسانێ و کارگە و پیشسازی پاڵگۆکەکان لەو شوێنانە نییە بەڵام ئێمە ئەگە سەری ئەو ناوچەیە بکەین بە تایبەتی بەشی باشوور ڕۆژ ئاوی پارێزگای هەولێر محەتەی گەورەی بەرهەمێنانی کارەبای چ گەڕەکێکە کات بێگومان خۆ دەزانی لەمە بەدووە بۆ نمونە مەبەستمە نییە بە دەقیقی پێم بڵێ بەڵام بەڕاستی بینەرانی بەڕێز لەمە بەدووە ئەگەر ویستان خانوو بکڕن ئەو شوێنانەی کە بچنە سەر ئەم ئەپەی ئەم خاتونە ناوی چیە؟ ئەمە هەرتوانن لە وبسایتی میت فاوندیشنەوە میت فاوندیشن و بچن توێژینەوەکانی ئەمان خوێندنەوە بەڕاستی هەندێک گەڕەک هەیە هەر لە خۆیەوە سعری زۆر زۆری چۆتە سەر پیسترین هەوای هەیە حەقە زۆر سعرەکەی دابەزێ ئەزانی لە بریتانیا و لە زۆر شوێنی دنیا ئەوەی کێکە لە پێوانەکان بۆ ئەوەی کە خانوویەک نرخی بەرزە یان خانوویەک نرخی نزمە ئەمە حەقە عقاراتەکانیش حسابی بۆ بکەن و هاونیشتیمانیانیش بۆ ئەوەی کە ببێ بە فشار لەسەردا و دەستگا پەیوەنددارەکان بۆ ئەوەی کە هەموو گەڕەکەکان پاک بکەینەوە نەک بچین بزنس بەمەشەوە بکەین لەمە بەدووە وانە لەمە بەدووە یعنی دەوری کەڵکی خراپ ببینین لەم تەکنەلۆژیا پێشکەوتووە چ مادێکی تری زیان بەخش زۆر خەتەرە و لە سەر و ستانداردەوە لە هەولێر بێگومان ئێمە ئەوەی دانیشتوانی شاری هەولێر هەست پێەکەن لە بەشێک لە گەڕەکان بە تایبەتی ئەو گەڕەکانی دەکەوێتە بەشی باشوور ڕۆژ ئاوای شاری هەولێر هەست بە بۆنێکی ناخۆش ئەەکەین ڕۆژانە لەوانێ لە دوای سعات 5 گەڕەکی کوێ ئەو گەڕەکانی ئەکەوێتە نێوان ڕێگای کەرکک هەولێر بۆ ڕێگای هەولێر دهۆک ئەم گەڕەکانە هەست بۆنە چییە؟ ئەم بۆنە سەرچاوی ئەم بۆنە زۆر جاریوالەیە ئێمە کە تەشخیصمان کردەوە لە ڕێگەی ئیمێژ سەتەلایتەکانەوە بریتە لە پاڵۆگەن نەوتیەکان یاخود بریتە لە کارگە و پیشسازیەکان کە لەگەڵ ئەوەش بەعزێ لە کارگەکان یاخود پاڵێگە نەوتەکان کۆتوبەندی ژینگەیان لەسرە بەڵام لە کاتی شەوە زۆر جاری لە ئەوی خەڵک دانیشتوان نەیبینێ کە شەو داهات بۆ ئەوی ڕەنجی دووکەلەکە لەگەڵ شەوە لەگە تاریشی تێکەڵاو بێت لە کاژمێر 5 دەست بە ئیشکردن باشە کە شارێک گەیشتە ئەوەی ئامێری نەوێ بە لوتی خۆ هەستی پێ بکەمە عنی چی بێگومان یەک لە گازە ترسناکان ئێشت و ئێسا کبریتی هایدرۆجینە کە کاریگەریی گەورەی هەیە لەسەر بڵاوبوونەوەی نەخۆشی سەرەتان تێکچوونی مەسەرەن ئەعزایی دڵ دکتۆر لێرکوان دەتوانانی ئاماژەی پێ بکات تاوەکو دەگاتە ئەو ئاستێ ئەگەر ئێمە زوو ئەو نەخشانی هێناوتە چییە لێرە بیانم ئینی بکەین بینەرانی بەڕێز آخر بەڕاستی ئەو ئەمەی کە ئەم باسیەکە ئەمانە قسەی ئاسایی نین یعنی من ڕایەگرم بۆت ئەمە چییە ئەم نەخشە ئەمە نەخشەیەکی هەموو عێراقا لە ساڵی مەسەرەن 2024 لە پازەی چوارە مەسەرەن لە ڕێگەی ئیمێژ سەتەلایتەوە لە ڕێگەی سنتینەلەوە شیکردنەوەی بۆ کراوە ئەمە گازی دوانۆکسیدی NO2 لە هەموو عێراق ئێمە ئەگەر سەیری نەخشەکە بکەین پارێزگای هەولێر وەرگین وەکو نمونە هەروەکو ئاماژەم پێکرد ئەو پیسبوونی کە تەرکیز دەکاتن لە پارێزگای هەولێر لە ڕێگای نێوان هەولێر بۆ کەرکک و لە ڕێگای نێوان دهۆک بۆ هەولێرەوە کە لێەوە مەسەلەن بۆ نمونە ئێگە ئێمە داتاکان بڵێرەوە با سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی حیزبەکان و پارێزگارەکان و سەرۆکی شارەوانیەکان گوێیان لێبێ چونکە هەمومان ئەمە بەیەکەوە هەڵەمژین دوو زیان بەخشترین گازەکان بینەرانی بەڕێز لە پایتەختە شیرینەکەی کوردستان لە پایتەختە ئاوەدانەکەی کوردستان ئەگەر ئەمە چارەسەر نەکرێ هەموو ئەو شەقامە جوانانە هەموو ئەو هۆتێل و
ستیە جوانانەی کە بنیاد نراوە لەم شارەدا بەڕاستی معنایەکیان نامێنێ. دوو زیان بەخشترین گازەکان لەگەڵ نەخشەکە پێیان بڵێ چی و چییە؟ یەکەم گاز H2S کبریتی هایدرۆجینی دووەمیان کامەیانە 50,000 زیاترە لە ڕێژەی ستاندارد؟ ئەویان NO2 ستاندەردەکەی یەکجار بەرزە لە هەولێر لە پارێزگای هەولێر تەنیشتم دکتۆر با یەکسەر پێیان بڵێم دوو گازە چی دروست دەکات. یەکێکیان وەکو کبریتە جەنابی باسی کرد ئەو H2S ئەوە ڕێژەی زیادبوونی سەرەتانی سیەکان بەبێ ئەوەی جگەرە چێژبی ئەمەی کە 50,000 زیاترە ئەمەی 50,000 زیاترە یعنی جگەرە یعنی هیچ مهم نییە ڤیپ مەمنوع بکەیت ئەو ڤیپەمان بۆ مەمنوع بکە کە هەر هەمومان ڤیپ بکێشین و جگەرە بکێشین یان نەهەری کێشین خۆی ئەو بۆ گەنەمان بۆ مەمنوع بکە مەبەستمەوە نییە ڤیپ بکەرەوە یان مەیکەرەوە وانە؟ ئەگەر بکێشی و نەکێشیێری کێشیتەوە من ئەگەر دکتۆری دڵنیت بەڵێ ئەمڕۆ چەنە کێشاوە بەبێ ئەوەی کە تۆ دەمیشت لێ ڕەنگە حیسابکە 5 غارم کێشاوە لە هەشتی بەیانیەوە تاوەکو با بڵێن یەکی نیوە یعنی مناڵی ساوای کورد بە جگەرەکەش حسابە تا ڕادەیەک بەڵێ چونکە لە دە پیسترین شاری جیهان یعنی حساب کە تۆ جگەرە چێشی چەند پیستر بێ بۆ منە ئێستا ئەوانەی لە نیو دەلهی دەژێن حساب کە گشتیان ڕۆژانە 10 بۆ 15 جگارە دەچێش باشە ئەمە ئەو مادە زیان بەخشە مادەی دووەم چی بوو کە لە هەولێر زۆرە کبریتی هایدرۆژین کە ئێستا باسمان کرد دووەمیان NO2 دوانۆکسیدی نایترۆزین ئەمە یەکێکە لە گازە کوشندەکان کە کاریگەری گەورەی هەیە لەسەر تەندروستیمان بێگومان ئەگەر زوو چارەسەر نەکرێتن ئەم پیسبوونە لە داهاتوودا لەوانەیە ئاسایشی خۆراکمان یعنی کە ئەوە پیس بوو خۆراک و سەوزە و میوەکەش بەرەکەوێ بێگومان ئەگەر زوو چارەسەر نەکرێتن چەند ساڵیش تریش بەسەر هۆکارەکانی تێپەڕی و چارەسەر نەکرێتن بێگومان کاریگەریەکە لە ڕێگەی بارانەوە بەشێکیان ڕاستەخۆ دەنیشتێتە سەر خاک و خاک دەیمژێت بێگومان لە خاکێکی بەرهەمداری سوودبەخش خاکمان دەگۆڕێت بۆ خاکێکی زیان بەخشی نابەرهەمدار ئەگەر بەرهەمی شێبیتن بەرهەمەکەی زیان بەخشە پێشتر دەمانوت بەرهەمە ناوخۆیەکان بخۆین باشترە بەڵام ئێستا ئەگەر ڕێژەی NO2 زۆرە کەواتە ئەو خۆراکانەی لە کوردستانیش بەرهەم دەهێنرێن لەو خاکە چونکە خاکەکەشمان تەندروست نییە کەواتە ئەو خۆراکەی کە لە وڵاتی خۆشمانە نەک ئەوەی هاور دەکراوە کوالەتیەکەی گۆڕاوە ئەمە بۆ پسپۆڕەکەی تۆ بۆ ئەڵەی لە فلانە مادە لە سەدا ئەوەنە جەڵتە زیاکە ئەوەنە جەڵتەی مێشک زیاکە ئەمە ئەو شتانش زیاکە NO2 یەکێک لەو شتانەی دەیکا ڕقبوونی دەمارەکانە چیهی مێشک چیهی دڵ و هەروەها NO2 کاریگەری دەکات لەسەر پەڕەکانی خوێن کە بەشێکن لە سیستەمی مەینی خوێن با بڵێ باشە تۆم شتانە زانی ناترسی بەخوا زۆرە ترسم بۆیە هاتووم بۆ ئێرە و بەڕاستی ئەو بەرنمەیە زۆر گرنگە ینی من لە دەروی وڵات بووم لەوەتەی هاتوومەتەوە ئەوەندەی باسی ئینڤایرۆمنت و باسی ئێر پۆلوشن باوەڕکە کاکرەنج من هەر نەخۆشێک هاتبێتە لام نەسیحەتم کردووە کە ڕۆژانە هیچ نەبێ جاکار نەسیحەتەمەوە دەمامکیش ڕایەگرێمە ئەمەی کە ئێوە باسەکەن ئەمەی کە داتاکانی مێت باسێکە دەمامکیش ڕای دەگرێ خۆی من پێشی چەند ڕۆژێک سەیری داتای عالەمیم کرد لەسەر هەولێر ڕیکۆمەندی ماسکی دەکرد کە دەچیە دەرەوە بەڕاستی یعنی داتا عالەمەکان پێشی چەند ڕۆژێک سێ چوار لە هەولێرە بێ ماسکی بۆ چیتە دەرێ بەڵێ دەوری سعات 4:30 بوو 5 ئاوە باڵێ خوا با بسمە لای بێریڤان خان ماڵە ئاوا بێ و خێرە بنووسێ ئینشاءڵڵا خوا بە تاعەت بۆ حسابکە ئەم زانیاری و بەحسانەی کە کردوتە بێریڤان خان لای تۆ وەزعەکەت کووە ڕاستی پێ بڵم کاکڕانجەوەی هانی منی یا لە سلێمانی و بێم بۆ ئێرە ئەوە نییە کە وەکو ئەکادیمیستێک من مامۆستای زانکۆنیم بەڵام توێژەر و ئەکادیمیستم لە بواری پیسبوونی هەوا ئەوە نییە کە بە سیاسیەکان و بە بەرپرسەکان بڵێم بە پێی زانست و توێژینەوە وا ئەڵێ چکە ئەوان نە ئاگایی زانست و توێژینەوەیان هەیە و نەگەشت لە زانست و توێژینەوە بەس بەخوا لەوانەیە ئەگەر بزان بۆ خۆشیان خراپە ساکی بکەن بەڵام ئەوەی هانی منیە گەنجەکان و بینەرانی ئەو بەرنمەیە ئێمە ئەبێ فشار لە کۆمەلگاوە دروستکەین یعنی ئەو جنسەیەکی بەریتانی پێە زستانیەتەوە لە هۆڵیدەیەکان نایەتەوە بۆ لای من و تۆ وەکو ئێمە ئەو هەوای هەڵنامژێ دواترە ڕاتەوە لە ئیسراحەتی بۆکە وەکو من نییە کە 24 ساعتێکەوە هەوای هەڵەمژێ ئێستا ئەمەی کە لەسەر وەرەقەکە ئەم هەموو ڕقم و داتا و شتە و هێناوە ئەتەوێت چیمان پێ بڵێ لە سلێمانیەوە هاتووی بۆ ئەم بەرنامێ بۆ ئەوی بڵێ چی یعنی
مژارە سەرەکیەکەی کە دڵی تۆ ئازارەدات چییە؟ ئەوەی کە دڵی من ئازارەیە ڕاست نەکردنە لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە. داتاکان چیمان پێڵێن؟ داتاکانمان بەڕاستی پێناڵێن یەکەم تۆ پێمان بڵێ. بەڵێ داتای ڕێژەی سەوزاییمان پێ ئەڵێن لە سلێمانیا نزیکە بێتەوە لە ستاندار لە هەولێرە ڕاست نییە؟ زیاترە و نزیکە بێتەوە نەخێر هیچ ڕاست نییە. ئەزانن بۆ بە سەراحەت دەڵێم هیچ ڕاست نییە. لەبەرەوەی WHO ئەڵێ بۆ یەک فەرد پێویستە 9 مەتر دووجا سەوزایی هەبێ. پێ ناڵێ عیمارەیەکی کۆنکریتی 20 قات دروستکە بەڵام حسابی تەنها فلاتی خوارەوەم بۆ بکە بەڕوبەر. یعنی ئێمە هێشتا بەو ئەقڵەتە بیرەکەینەوە کە شارەکانمان فلات بوون بەوەی ناکە ئێستا پرۆژێکی سەکەنی هەیە لە هەولێر. ئەجا زوو برادەرەکانم پێم بڵێن مەسەڵەن هەندێک لەم شتانە مەڵێ بۆ دوژمنایەتی بۆ خۆ دروستەکەی. ئەگەر دوژمنایەتی بەوە بێ و ئەگەر لەسەر ئەو قسانە بشک و ژرەی ئینشاءڵڵا شەهید دەبێت. ڕاستی پێ بڵم بەبەر چاوی هەموو مەسئولینەوە ماڵی زۆر بەرپرسیشی لێە بەڕاستی جەزرەوەسەتێکیشی کە نەخشەی پێ وەرگرتووە لە سایت پلانە ڕاستیتان پێ بڵم سەوزاییە کردوێتی بە سیتی و ئەیفرۆشت کەس قسە ناکات لەبەرەوەی کە پێشووتر زۆر سەریانە خستە سەری دیارە تەسلیم بووە و یەکێک لە دەسەڵاتدارەکانی کردووە بە شەریکی هەندێک کەسبی بۆ خۆ ماستەر پلان بگۆڕا بۆ خۆ سایت پلان بگۆڕا بۆ خۆ نەخشەی شارتێک بە یەک دنیاشت لەم هەولێر و سلێمانیا دروست کراوە هیچی پەیوەندی بە ماستەر پلانەوە نیە. ئەڵمانیەکانیان هێنار لە سلێمانی چەند ساڵ هێنایان و بردیان برادێکی من مامەسا سەربەست کە سەری خۆی هەڵگەڕ ڕۆژ بۆ بەریتانیا مەسئولی ماستەر پلانەکە بوو دوای کەس بەگوێی ماستەر پلانەکەی نەکرد. لەبەرەوە ئەو قسەی ئەو زۆر ڕاستە تۆ عیمارەیەک دروستەکەی حساب یەک قاتە کردووە لە بەردەمیا کۆمەڵە سەوزایی هەبێ ئەژڵێ ڕێژەی ستانداردی سەوزایم گەیاندووە لەو لاشەوە دەستەی وەبەرێنان ئیمزایان بۆ کات. اینجا ئەمەوێ بە داتا و ڕقم لە راپۆرتەکە هەندێک شتە باس کرد. ئەو گازە زیان بەخشانە بۆ باس بکە کە لە ئاوهەوای ئێرەدا هەیە. سەرەتا بۆی هەمومان تێبگەین چکەوتم من بۆ کۆمەلگا قساکەم پیسبوونی هەوا چییە کە زۆر قسەی لەسەرەکەین. پیسبوونی هەوا واتە تێکچوونی کیمیای هەوا فیزیای هەوا بایۆلۆجی بەرگە هەوا. ئەمە پێوترە پیسبوونی هەوا. ئەی ئیندێکسی هەوا چییە کە ئێمە بێ ڕۆژانە وە کۆمەپانەی کە دانراوە ئەبێ ئێمە چاودێریکەین بزانین کوێ پیسە خۆمانی لێ دوور بگرین یان هەوڵ دەین فشار دروستکەین. ئەتوانین ڕاکەین لە گەڕێکێک بۆ گەڕێکێک یان نەخێر. من با یەک ڕاستی پێ بڵێم ئێمی دونی و لە بەغاوە گاتە لای من خێرە لە ستێکەوە ناگاتە ستێکی کە کیلۆمەترێکی هەبێ ینی بە سەدان کیلۆمەتر ئەبڕێ PM کە لە بەغاوە گاتە لای تۆ گاتە لای من بڵێ ینی بەغا پیسە سلێمانی پیسە هەولێر پیسە ئەمە ئینکاری ناکە چکە سنوور نییە بەرگە هەوا سنووری هەیە نیەتی پێتەڵێ ئەمە بەرگە هەوایە و ئێمە کۆنکریتیەکەین کە کۆنکریتەی کە بۆ بنەکبەتی بەڵام بۆ نمونە ئەتوانی کۆنکریت نەکەی ئەتوانی پشتێنەی سەوزایی دروستکەی کەمتری بکەیتەوە ئەتوانی فلتەری بکەی لە هەواڵەکانە هەر جارەی مەسەلەن یەک شتێک قەباکرێتەوە ئەوە هەولێر پشتێنەی سەوزایی بۆ کرێ و ئەو سلێمانی بۆ یەکرێ و هەمووی مەشغوڵە بێ بەم هەواڵەوە و ئێمە مانانیش ئەینەوە بەگوێی خەڵکا و دوای ئێماری حراجەکەمان بۆ منێتەوە تر نازانەوەی کە ئەڵەیەکەین و نایکەن حراجە بنیاننا ڕاستی من بە ئەو ڕاستی و پێ بڵێم پشتێنەی سەوز لەکوێ کاریگەری هەیە و چۆن کاریگەری هەیە بۆ من لە شارێکی وەکو سلێمانیا ئەگەر 9 مەتر دووجا سەوزاییم هەبێ لە پیسکردنی ئەوەی کە بەهۆی سیارە و مۆلیدەوە دروستە بێ کەمە بێتەوە بەڵام لە پیسکەرەکانی چواردەورۆ لە تانجەرە و لە بازیانەوە بۆ مێ خۆکەم نابێتەوە. ئەمە بەنسبەت اینجا پشتێنەی سەوزە بێ پانایی کیلۆمەتر و زیاتر بێ چەند کیلۆمەتر بێ بۆی تاسیر دروستکە نەک 4 ڕیزدار بڕوێنی بڵێ پشتێنی لە قەراغی جادەکانەویش زۆری بزنەی خوا هەر لەسەر ئەوەش کاکڕان شتێکی کەش هەیە بە ئێمە بەتەواوی بڵین یەکێکی کەلەوانەی ئەو دارە هاوردانەی کە ئەهێنرێ و بە وڵاتی ئێمە نامۆن ئەهێنرێ لە وڵاتەیە ڕوێنرێ و ئەکرێ بە منەت بەسەر دانیشتوانەوە هەنێک لەو درەختانە ئەسڵەن لە ڕووی بایۆدایڤرسیتیەوە ینی لە ڕووی فرەی ژینگەیەوە فرەی جۆریەوە زەرەری هەیە ئێمە دار هەیە ژینگە پیسکە بەڵێ درەختمان هەیە دوو مادە دەرەیە ئایزۆپرین و تێرپینۆیت دوو مادەی کیمیاویە هەیە لە سلێمانی و بەڵێ لە سلێمانی و هەولێر هەیە درەختمان هەیە خۆمان زوو نەمان بوو بۆیان هێناوێن بەڵێ یەک درەخت یانزە وەرەقەی پێدراوە وەرە ئەوەی کە خۆمان گەنجەکان پێ ئەڵێن وەرەقە هەیە لەم هەولێرەیە زیاتر لە 15 وەرەقەی پێدراوە ئەوەی کە پێی ئەڵێن پاڵم تری کەچی ژینگەش پیسەکە بەڵێ
پێشتر کورد ئەمانەی نەبوو ئێستا کوردیمان نەمان بوو نە لە سلێمانیا ئێمە کو واشنگتنیامان هەبوو لە سلێمانی هەولێرە پێش 10 ساڵ 15 ساڵ واشنگتنیش پیسەکە بەڵێ درەختی پاڵمتر یەکێکە لەو درختانەی لە 83 لە ئەمریکا توێژینەوەی لەسەر کراوە ئەو دوو مادەیە دەرەیە لەگەڵ ئەوەشە ئێمە شتێکی کەمانەیە پێوترێ ڕیفلێکشنی تیشکی خۆر ئەمەشە بێتە هۆی هەتاوەکو گەرمبوون زیاتر بێ شتێکی پێوترێ ئەلبیدۆ بۆیە وتم ڕیفلێکشنی تیشکی خۆر هەموو مادانەی کە تیشکی خۆر زیاترێنەوە فێنکایی دروست دەکەن بەڵام هەموو ئەو مادانەی کە تیشکی خۆر زۆرتر هەڵەمژن گەرمی دروست دەکەن یەکێک لەو مادانە ئەو بینا کۆنکریتەیە کە ئێمە ناوماناوە ڕۆشنبیری و جوانی هاوڕێیان نستی بەرز و باڵەخانەی بەرز جوانی و ڕۆشنبیریە نە جادەی پان و قیری ڕەش جوانی و ڕۆشنبیریە چکە دواتر جوانی و ڕۆشنبیریەکە لەوە تەندروستی من چۆنە و لە کاژ ئێستا تۆ بۆ نمونە من دوای ئەوە بینەرانی بەڕێز ئێستا پاژەم ناوبڕە لە نوێنەری دەستەی ژینگا پرسم ئەو یعنی یەک دوو هۆکارم پێ بڵێن لە وڵاتەیە کە ژینگە پیس نەکا بەڕاستی ئێستا لەوە دەرچووە بە پێی قسەی پسپۆڕانە کە من بڵێم ئایا ژینگەکەمان چی پیسی کردووە کۆکی لەگەڵم کۆکی لەگەڵم وەکو پسپۆڕە کۆکی کە ئێستا بێ بپرسین ئەو شتانە چییە کە ژینگەکە پیس ناکە ئێمە هانامان بر بۆ وەیس ئەڵێ وەی سیش سونی دەرچوو ئەڵە درەختیشەیە خۆی ژینگە پیسەکە هێنرێ بۆ کوردستان ئەوە بەڕاستیەوە زانیاریەکی نوێ بوو بۆ من تەمەناکەم وانە بێت تەمەناکەم دڵنیە بەوە توێژینەوەی لەسەر من نایڵێم دە باشە ئێستاینەوە بزانین دەستەی ژینگە چیە فەرموو بەڕێزان جارێک تر سلااوان لەبێ نوێنەری دەستەی ژینگە پێمەڵێ ئێوە پێش هەموو شتێبوو لە خۆتانەوە دەست پێ بکەن پلاستیکتان نێنە منیش ئێوە گوێتان لێ نەبوو پێم وت ئێوە ئەو کاتە ئازابوون نەک بەس لە دەستەکەی خۆتانە خۆتان نەیخۆنەوە ئەو کاتە ئێوە ئازابوون کە نەتانێڵایە مادەمە منە خراپە کەس بیخواتەوە ڕەنگەمێ ناتوانین خەڵک هەموو مەنەکەین بتوانین نەخوات ئەزانی چی من لەگەڵ ئێمە لە خۆمان ئاواتەوە بزانم ئێوە چی ئەتوانن بە ئاواتی ئەوەم بەس بە ئاواتەوەم بزانم ئێوە چی ئەتوانن بکەن وەکو دەستەی ژینگە ئێمە ئەتوانین هەموو شتێک بکەین ئەیکوا ئەی بۆ نایکە تو بۆچە بەڵام هۆکارەکانی جێبەجێکردنی ئەو شتانێککە ئێمە دەمانەوێت بکەین ئەوانە گرنگە یعنی هۆکارێک ئێستا من لەو راپۆرتە باسی ئەوم کرد تۆ ئەو کاتە مەشغوڵ پێماوی لەو راپۆرتە باسم کرد کە هۆکارەکانی پیسبوونی هەواچیە وتیا ئێمە گەیشتینەتە هێڵی سوور پامنێرەکەتان وتم نەخێر ناکرێمە خەڵک بترسین بڵێن گەیشتینەتە هێڵ سوور و ئیتر ژیان وەستاوە نابێ ئەو قسێ بکەین بەڵام وتومە بەردەوام بوونی هۆکارەکانی پیسبوون بەردەوام بوونیان ئەوە پامنێری ڕووداو نییە کە وتوێتی ئەبێ خەڵکی هەولێر بە ماسکەوە بچنە دەرەوە کاکەەوە پامنێری ڕووداوە نامە بەسەوە نییە تۆ بۆ ئەوە سایت ئەوە کوێە سایتێکی عالەمیە ئەرێ ئەوە جیازەکانی ئێوە ئەرێ دکتۆر ئەرێوەست بەحسەکەی ئەوە یعنی کە ڕوودا و حەزەکەم زانی ڕوودا و خۆی قسە ناکە ڕوودا و فەزایەکە بۆ پرسیاری لێ کردم بەس ئەبێ بڵێ بەوەی ڕوودا و بڵێ ڕاستەکەیت ئەو ڕاستەکات نابێت بڵێم وڵا ئێستا مەگەیشتنەوە هێڵی سوور کاتە ژیان وەستاوە ئەگەر ئەو نەیڵێت ئەو نەیڵێ مەسەلەن ئێستا من ئەزانم طبعا من یەک شتە زانم بینەرانی بەڕێز ئەم پیاوە لەگەڵ کاک عەبدوڕەحمان سەدیق ئەتوانم بڵم دوو دیموکرات خواستترین و دوو یعنی سەنگفراوانترین ئینسانی ئەم کۆمەڵگایان و لەناو حکوومەتەکەشمانە بەڕاستی یۆنیکن چونکە مامۆستا عەبدوڕەحمان سەدیق لە بەرنامەی پێشوا من پەیامم بۆ ناردووە ئەڵەم تۆ موسڵحێکی ئیجتیماعیت بۆ بێدەنگی لەمە وا بەڵام ئیشەکە دڵی گەورەیە بایکۆتی بەرنامەکەم ناکە ئەمیش بە هەمان شێوە چەند لە پرۆگرامەکەی تەبانەوە برا گەورەی منە بێتە سەر هەموو شتێک بەڵام هەردووکمان یەک ئامانجمانەیەکە قسەی تون بەرامبەر بە یەکەکەین لەسەر قەزیەکە گە من حەدم نییە بەرامبەر بە شخصێتی کەس و بە تایبەتیش ئەویش قسە بکەم شەڕەکانمان لەسەر چاکردنا بەڵام جارێکی تر پێ دەڵێمەوە ئەوەی کە پامنێری ڕووداوێڵێ ئەو ئیندیکەیتەرانەیە کە معلوماتی لەسەری هەیە دێ ئێوە بۆی چاکی بکەن بۆیە جوابم بەرەوە بەس بزانم لە چیا دەسەڵاتتان هەیەەوە ئێمە دەسەڵاتی زۆر شمانەیە وەکو دەسەڵاتمان هەیە کە هەموو ئەوی شانێک کە پێویستە وەزارەتەکان جێبەجێ بکەن لەبەرەوەی ئێمە دەستەیەکین دەستەی
بە دوواداچوون هۆشیاری ڕاوێژکاری ئێمە دەستەیەکی جێبەجێکار نین وەکو وەزارەتەکان ڕاستە بەسەر بە ئەنجومەنی وەزیران کە دەسەڵاتی جێبەجێکاریە بەڵام ئێمە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان نین بەڵام با نمونێکی بەسیت بۆ بینمەوە بۆ ئەوەی لێت وازەح بی لاتڕون بی کە ئێمە ئیش و کارمانچیە چەند مۆلیدە لە هەولێر تۆ لە مۆلی دەگەڕێ تو آخرتەوەڵی دەسەڵاتم بەسەر هەموو شتێکاشکە من ناڵم بڕۆ مەحمەلەکەی ئەحمەد ئیسماعیلم بۆ فەحس بکە پێتەڵێم مۆلیدەی گەڕەکەکانمان بۆ چاپ بکە 5500 مۆلیدەیەکی ئەمەندە CEO فڕێباتە ژینگەوە ئایا دەستەی ژینگەدا ناپۆشێ تۆ گەر بەجار لە دەی قسە بکەم ناکردی وەڵامنی ترەر قسە ناکەم خۆ دا باشە ئێستا پاکردنەوەی شەقامەکان شۆستەی شەقامەکان هات تەنیشتی شەقامەکان چێ خاوێنێ کاتەوە ئۆتۆمبیلێک تانکەرێکە فڵچەی پێە یعنی گسک لێدا هاتەنی شەقامەکان گسکی لێدا ئەوە ئیشی شارەوانێ بیکە بەڵام من بینیم ئەو ئۆتۆمبیلە لە زیاتی ئەوەی ئاو بەکاربێنی بەس هەوا بەکاردێنی تەبوو تۆزێک و دنیای وێران کردو ئەوە بە حیسابی خۆی خاوێنێ کاتەوە من چیم کردووە ڤیددیۆم گرتووە دابەزیم لە سیارەکەم پێم وتووە کاکە نابێ خاوێنکردنەوە ئاوا بێ ئەوە ئیشی ئەوە بیکە بەڵام نابێ بەو شێوێبی ئەبێ بۆی چیکەمە وتی چ بکەم وتم ئاوکە بکەوە وتی باشە ڕۆژێکی تر بە هەمان شێوە بینیمەوە ئەو جارە قسەم لەگەڵ نەکرد ڕسمەکانم ناردێ ڤیددیۆکان ناردێ بۆ سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەبێ لێ پرسیینەوە لەگەڵ ئەو شوفێرە بکە یعنی ئەوان ئیشی ئەوانە پاکردنەوە ئیشی ئێمە نییە بەڵام من چاودێرم بەسەر چۆنیەتی پاکردنەوەی من لەسەر ئەو بێدەنگ نابم پێم وتووە ئەبێ جوابمان بداتەوە ئەگە جوابمان نەداتەوە جارێککە هێشتا جوابیشی ناوەتەوە جوابیان نەداتەوە ماوەی کەمی بەسەردا تێپەڕ ئەوەندە زۆر نییە مەبەستم ئەوەیە لە ئیشەکانمان تێبگەن ئێمە کە چاودێرین بەسەردام و دەستگاکانی حکوومەتیش بەوە سەر وەزارەتەکانیشەوە مەسەل ئەو لایەنانێک کە ڕزامەندی بە پرۆژەکانەدەن نابێ بێ بە ڕزامەندی ژینگەی مۆڵەتیان پێ بدرێ بەڵام دوای ئێمە بە دوواداچوونەکەی ئەو ڕزامەندیدانەی ئێمە کە لەسەر پرۆژەکانمان فەرز کردووە تا چەند ئەو ڕێنمایانەی پێمان داوە جێبەجێ کراوە تۆ ئاگاو لێ هەندێک جار کە ئێوە خەوتون معمەلەکان دەسەکەن بە ئیش ئەوانەی کە ژینگە پیسەکەن و هەندێکیان فلتەری ڕێکوپێکیشیان نیە نە هەندێک لە معمەلەکان ڕەنگە التیزامی باشیان هەبی لەبەرەوەی ئێستا ئێمە چمان من باسی ئەوە ناکەم ئەزین چی هەر کەسە شتی باش بکە پیاوەتی ناکە لەگەڵ میلەت ئەگەر شتی باش ئەوە واجبە لەسەری بیکە ئەبێ بیکە ئەبێ بیکە ئێمە تەرکیزمان لەسەرەوەیە کە نایکە نەک ئەوەی ئەیکا ئێمە ئەبێ ئێوە تەرکیزتان لەسەرەوە ئێمە دەستخۆشی لەو کەساکەین کە التیزاماتی هەیە هەموو ڕێنمایەکان جێبەجێ ئێوە ئەزانن لە هەولێرا من ئەو قسانم کرد تۆ ئەزانی لە ناو هەولێرا دەست براوە بۆ خۆت نەتبینیەوە دەست براوە بۆ محەڕەماتی خەڵک کە سەوزاییە کردوێتی بە شوقەوە ویشی فرۆشتووە نا ئەوە کات خۆی پرۆژەیەک هەبوو خەبەریان پێدەم لەبەرەوەی ئێمە لەسەر سایت پلان کە ڕزامەندیماندا ئەو سایت پلانێکە لە دەستەی و بەرهێنانەوە بۆیان دێ لەبەروی کۆمەڵگەکان نیشتە جێبوون هەموو لەوێ داواکاری پێشەکەشەکەن بە دروستکردنی سیتی و گوند و ئەوانە کە دێتە لای ئێمە لەسەر سایت پلانێک ڕێککەوتوین نابی ئەو سایت پلانە دەستکاری بەس تێگیراوە هەندێک جار کراوە بەڵام ئێمە ئیجراتمان کردووە ئیجراتمان کردووە خەریکە بەوەی سایت پلانەکەم پێچا کردو کاکە گەورەترین پرۆژەی هەولێرە خەریکەی فرۆشە من خۆم چوومەتە سەری وتومە نابێ بیکەی یا ڕەبی ڕۆژە بێ بڕۆم بە فەرمانی ئێوە ڕووخابێت دەبزانین ئەبێت من فەرمان ناکەم بڕوخی لەسەر داواکاری ئێوە من فەرمان ناکەم لەسەر داواکاری من لایەنی ئەو لایەنەی کە مۆڵەتی پێداوە ئەوە ئاگادارەکەمەوە کە نابێت دەستکاری ئەو سایت پلانە کرابێ لەسەر حیسابی ڕێژەی سەوزایی و لەسەر حیسابی تێکدانی ژینگە باشە ئێستا ئەوە هەولێر ئەم بۆگەنی کە خەڵگەستی پێکای تر جیازمان ناوە لوتمان خۆی بۆ بە جیهاز وایە ئەوە بەحسی لەسەر کردووە باشە ئیجراعەت لە کێ پرسین جەنابی مامۆستات جەنابەت فەرمووت هیچی و چیە ئەم بۆگەنە بریتی هایدرۆژین و دوانۆکسیدی نایترۆژین هیچیە چی دروستەکە بەشێکی زۆر پەیوەندی هەیە بە پاڵێوگەکانی نەوت و معاملەکان و کەواتە بە فلتەرێشنکردنێکی پرۆفشناڵی ڕێکوپێک ئەمە لە 100 احتیمالی چارەسەری هەیە وانە بێگومان ئەو هۆکارانی ئەوە خۆ 10 ساڵە ئەم بۆگەنە هەیە باشە با من پرسیارێک لێ بکەم کە پرۆدیوسەرەکە تەلەفۆنی بۆ کردم
وتم ئەبێ من بەو شەرتە دێمەوە بەرنامەیە ئەبێ نوێنەری وەزارەتە پەیوەنددارەکان لەوێ بن لەبەرەوەی لەسەر پیسبوونی هەوایە نوێنەری وەزارەت پەیوەنددارەکان چیە؟ جا وەزارەتی سامانە سروشتیەکان بەس شەریکاتی نەوتی عالەمیە بینن کۆ حساب بۆ میدیا و بۆ خەڵک و بۆ میلەتەکان سامانە سروشتیەکان وەزارەتی گواستنەوە گەیاندن وەزارەتی کارەبا وەزارەتی شارەوانی ئەبێ ئەوانە نوێنەری سامانە سروشتیەکان حەزەکەم بزانی کاگاشتی هەورامی بوو کاگاشتی هەورامی بوو بەس لە تەلەڤیزۆنە خەڵکەی بینی کاکرد من عیلاقم بە کەمالە بەس ئەو من عیلاقم بە شخصەوە نییە چێ وەزیر نەبووە جوابی کەس نایە وەکو سیستەم وەزارەت لەسەری تۆ دەستەی ژینگەی یعنی ئێستا باسی پیسبوونی یەک پرسیارەتەوەکەم تۆ دەستەی ژینگەی ئەزانی نەوتیە وڵاتە و شەریکانە چۆن دەرێنن یەک میدیا هەیە چوو بێتە سەربیرە نەوتە نایڵن کاکە کردوانە بە شوێنێکی مەکەی مکەڕەمە ئەتوانی بچی حەقی نەوتی کوردی ناتوانانی بچی مەکەی مکەڕەمە کە پیرۆستنی شوێنی ئێمە و مسلمانانە ئەتوانین بچین حەقلی نەوتی ئەم وڵاتە ماسمیدیا هەر ناتوانێت بچە هەر نازانین چۆن بەرهەمیە ئاوی تێکەنەوە پەیوەستە بە عەقدەکەیەوە ژینگەکەی چا کردووە ئەو گازە زیان بەخشانە کە لایەنی پەیوەنددار بپرسە من ناڵم لە داڵم پێم وتون بەس تۆ بە قسەی میلەتەکەت دەکەی حساب بۆ میلەتەکەت دەکەی ئەو نایکا من چی بکەم خەتای منە؟ من هەمیشە بۆ ئەوە ئیشەکەم بۆ ئەوەی هەم پەیامەکەم بگات هەم خەڵکیش وشیار بێتەوە تۆ مامۆستا عەبدوڕەحمان سەدیق هەموو کاتێ ئامادەن جوابی هەموو میدیایەک بنەوە بەس وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی کارەبا ئەوانە دیارە بۆیان چۆتە سەر جوابی کەس نایەنەوە من مەبەستم دراسەکەی مامۆستایە ئەو دراسی کردێ باشووری ڕۆژئاوا ئێمە هەموو زانین باشووری ڕۆژئاوای هەولێر بریتە لە پاڵاوگەکان پاڵاوگە نایاساییەکان باشە ئێمە لە ساڵی 2020 وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی کشت و کاڵ دەستەی ژینگە ڕێنمایەکمان دەرکردو ڕێنمای ژمارە یەکی تۆ بۆستە ژمارەیەکی ساڵی 2020 ئەو ڕێنمایە لایەنی جێبەجێکار دامانە دەست سامانە سروشتەکان بەڵام ڕێنمایی ئێمەشی لە ناوە ڕێنمایی وەزارەتی ناوخۆشی لە ناوە ڕێنمایی و کشت و کاڵیشی لە ناوە بەڵام لایەنی جێبەجێکار لەگەڵ پاڵاوگەکان وەزارەتی سامانە سروشتەکانە ئەبێ ئەو جێبەجێ بکە ئەو ڕێنمایە لەسەر من نییە بەڵام لەسەر منە متابعای بکەم بزانم ناوەڕۆکی ئەو ڕێنمایە جێبەجێکراوە یان نە ئەوەی پەیوەندی بە ژینگەوە هەیە بەڵام تێکات ژینگە پیسەکە خەڵک تووشی سەرەتانەکە مەبەستم تۆ نییە ئەزانم مەبەستی بەڵام کار نوێنەری حکومت لێرە نیە تو بۆ باسی ئەو مەوزوعانە هەمووی ئەو ڕژێ ئەزانی بۆ چێ ئەزانی لەگەڵبەرەوەی ئەزانم لە ماڵەوە جەنابی وەزیر خۆ تەلەڤیزۆنی هەیە دڵنیاش بە حەزەکەم زانی حرفێکیش نییە لە دەممان بکەوێتە خوارەوە دە کەسی تەقریرچی بۆی نەنێرێت بۆی گوێی لێ بێڵم بەڵکو ئینشاءڵڵا باشە تا دوی جێبەجێ ئەگەر گوێیان لێبێ هەر باشە بەڵام تۆ مەسەلە بۆی دوای ئەو بۆی کە لەمە بەدووە کە تۆ راپۆرتە نەری بزانێ ئەوە هەر تۆ نیت هەموو میلەتەکەی زانە بەس جەنابی نایزانە هەموو میلەتەکەی زانێت دەبامە بێن و سەر ئەو مەوزوعی ئێستا ئەمڕۆ باسی پیسبوونی هەواکەین هەموو ئەو بابەتانێک کە باس کرا لەسەر پیسبوونی هەوا ئێمەش زانین من هەر لە راپۆرتەکە باسم کردووە چار هۆکاری سەرچیە بۆ پیسبوونی هەوا ژمارە ئۆتۆمبیل کە زۆرە یعنی لە سەتان شێستی ئەو ئۆتۆمبیلان 2 میلیۆن و ئەوەندە کەسرێک لەوانە 2 میلیۆن و 200,000 لە سەتا شێستی ئەو ئۆتۆمبیلانە ئۆتۆمبیلی تایبەتە تایبەت یعنی خصوصی ئەوەی ئێمە بەکاری دێنین لەبەرچی لەبەرەوەی گواستنەوەی گشتیمان نییە گواستنەوەی گشتی خۆ ئاسانە ئەکرێ لە جیات ئێوە منیش شەزانم ناکرێ ئێستامە لە ناهۆلێر میترۆ دروستکەین لەبەرەوەی نەفەقیەوێ و هەڵکۆڵی نوێ شتێوێ زۆریەوێ بەڵام بەدیل هەیە خۆتوانی پاسی گەورە دابینکەی یعنی دەستەی وەبەرهێنان لە جیاتی ئەو هەمووستیانە ڕزامەندی پێبدا و شار دروستکە کە نیویان بەتاڵن دەکرێت وەبەرهێنان لە گواستنەوە بکە گواستنەوەی پێشمان وتون خۆ ئەوەشمان هەیە بەرنامەی هاوبەشیشمان هەیە وەبەرهێنانی سەوز دەستەی وەبەرهێنان لەگەڵ دەستەی ژینگە ئێمە بڵاو کراوەشمان بڵاو کردو کۆمەڵێک پرۆژەی تێدایە سەدان پرۆژەی تێدایە یەک لەوانە گواستنەوەی گشتیە ئەبێ ئیشی لەسەر بکرێ گواستنەوەی گشتی لەبەرەوەی خۆ ئێستا سەیریکە گواستنەوەی گشتی هەبی ئەو گازە زیان کەمترین ئۆتۆمبیلی تایبەت بەکار بۆ داوای پۆلیس ناکەنەوە دەستەکەتان ئێمە پۆلیسمان هەیە بۆ کەواتە دەسەڵاتی تەنفیزینەوە کەواتە پۆلیسمان هەیە بەڵام چۆن پۆلیس هەیە ئەم هەموو شوێنە خراپە بۆ داناخەی باشە پۆلیسمان هەیە بەڵام چۆن پۆلیسی پاراستنی دارستان و ژینگە بەڵام جوولانیان بەدەستێمە نییە
جوولانیان بەدەستی منێ بە دەست وەزارەتی ناوخۆیە ئەبێ یاساکە بگۆڕین ئەبێ ئەو یاسایە بگۆڕین یان یاسایەک دروستکەین یعنی ئەگەر پەرلەمان هەبێ یاسایەک دەربکەین یعنی تۆ پۆلیسیان بۆ داناوی بۆ مەرجەی بە قسە نەکە نا بەو شێوەیە نییە تۆ جوڵان بەدەستۆ نەبێ معنای ئەوەیە نا تۆ بەو شێوەیە نییە پۆلیس ئەبێ بە ڕێنماییان بە یاسا ڕێکخرێ کە وەزارەتی سەر بە وەزارەتی ناوخۆیە بەڵام دەبێ ژینگە و فەرمانگەکانی ژینگە لە پارێزگاکان بتوانن پۆلیس آخر مەڵێ پۆلیسم هەیە تۆ پۆلیسە نییە بەناو وا تێگەشتی پۆلیسە هەیە بەس لە ڕاستیا پۆلیسە نییە ئەزانی پۆلیسکەیە پۆلیس ئەوەیە کە فەرمان جێبەجێەکە فەرمانی تۆ جێبەجێ ناکە ئیتر کەواتە با لەسەر دەستەی ژینگە نەیکەن بە ماڵ بڵێن پۆلیسمان بۆ داناوە لەسەر دەستە ژینگە نییە پۆلیسی ژینگەیە پۆلیسی ژینگە نییە ئەخ دەستەی ژینگە و لەگەڵ چەمچی ژینگە ئەبێ لێک زیاب ئێستا پۆلیسی ژینگەمان نییە ئێمە حەزم لێ ئەو بەڕێز پۆلیسی ژینگە ئەبێ چێ بیجوڵێنێ ئەبێ ئێمە بیجوولێن ئێوە ناتوان بیجوڵێن دە باشە لە ساڵی 2015 مە پێشنیارمان کردو بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لیژنەش پێکێنرا لە وەزارەتی ناوخۆ بە سەرۆکایەتی وەزیری ناوخۆ پێشتر نوێنەرایەتی فەرماندەی هێز پێشمەرگەی پاراستنی ژینگە و دەستەی ژینگە و کۆمەڵێک لەو بەڕێزانە بۆ ئەوەی ئەو هێزانەیە خەین بکەینە پۆلیسی ژینگە بەڕێبەرایەتێکی گشتی بی سەر بە وەزارەتی ناوخۆ بیە بێ لە ڕووی ئیداریەوە بەڵام لە ڕووی جوو لە پێکردنەوە ئەبێ سەر بەدەستی ژینگەبی گاز ئەمە نازانە ئەمەی کە من و تۆ باسەکەین ڕاستە ئەو مۆزوعەکە کاکە ئەم گازە زیان بەخشانە ئەزانێ ئەم شتازانێ ڕۆژانە خەڵکە مرێ ڕۆژانە ڕۆژ نییە خەڵک تەلەفۆن بۆ ئێمە نەکا لە وڵاتانە نەبیمە هەیە نە سیستمی دڵنیایی تەندروستی و هێڵس ئینشورانس هەیە تووشی سەرەتان بوو یا ئەبێ خانۆکە و بفرۆشی یا ئەبێ سوال بکەی یا بێ بیتە بەرنمێکی تەلەڤیزۆنی و خەڵک بەزەی پیاتا بێتەوە ڕۆژانە خەڵک تووشی ئەم بەزما بێت بۆ دا و دەرمان و دەرزیە گەڕێت وانە ئەرە چەند کەس دێتە لاو تۆ دکتۆری ئەم گازە زیان بەخشانە قوڕی کردووە بەسەریا و فلسیشی پێنیە سەدا سی چلی پارەی پێنیە تەنانەت دەرمانیش بکڕێ کاکە ڕەنج من دەتوانم لێرە تەداخلی دووش من ساڵانێک لە بەریتانیا ژیاوم من با دوو پێشنیاری زۆر گچکە و عملی لە ڕێ ئەو بەرنامەی جەنابتەوە کە خێر و بەرەکەتی دەبێت بۆ هەموو کوردستان بکەم بۆ جەنابیان یەکەم شت وڵا ئەم درێغی ناکە بۆ ئەو جەنابانەی کە قەت کەس نایان بینێ لەو شاشەکە ئەوانەی بۆ ئەو کامێرە بۆ ئەو جەنابانەی کە کەس نایان بینێت کاکە ڕەنج لە وڵاتێکی وەکو بەریتانیایە قەدەغەیە نێرگەلە جگەرە ڤەیب لە ناو ڕێستورانت و لە ناو شوێنی داخراوە بچێشرێ ئەو پسپۆڕانەش دەزانن کەوە جگەرە ئەگەر لە شوێنێک بێت و نێرگەلە لە شوێنێک بێت لە شوێنی داخرا بۆ نمونە من لە هەولێر کێشەی ئەوم هەیە ناتوانم بچمە ڕێستورانتێک ئەگەر نێرگەلە و جگەرەیتیانە چێشرێ قەدەغەیە لە وڵاتێکی وەکو بەریتانیا پێی دەرێن ئیندۆر سمۆکینگ ئەوە کفرە لەبەرەوەی ئەو مناڵی لەو ڕێستورانتەش دانیشتووە ئەگەر هەفتەی جارێک بیبێ تووشی هەستەوەری سیەکانی دەبێ خۆ دەتوانین لە کوردستان نمونەیەکی جوان ڕێنماییەک دەرچێ بۆ ئەو ڕێستوران پێشنیاری یەک دوو ئەوە یەک دوو کاکە ڕەنج من ماوەیەک پێشێستا دوو لێکۆڵینەوەی گەورە بڵاوکراوە یەکێکیان باسی بینینەوەی وردە پلاستیک دەکات کە ئەوەش پەیوەندی بە ژینگەەوە هەیە لەسەر ئەو قەتماغە خوێنانەی کە دەمارەکانی ملمان ئێستا بۆ لەسەر هەوە لەسەر ئەو بتڵە پلاستیکەی کە جەنابەت باس کرد دووەمیان باسی جیرانی دەمارەکانی دڵ دەکات ئەگەر ڕێژەیەکی زۆر پلاستیک بخۆیەوە ئێستا ئەو ئاوەی من لە لامە کە لەو بتڵە پلاستیکەوە وەرم گرتووە ئەمە خراپە بۆ دڵم ئایا هیچ کوالیتی کۆنتترۆلێکی لەسەرە کە ئەوە چەند نانۆ پلاستیک و مایکرۆپلاستیک فرێدەداتە ناو لەشمان دەزانی ئەوەی پێی دەگوترێت کرۆنیک ئەکسپۆژەر ژینگە خۆیان نایخۆنەوە لە دایرە جۆم لێ بووە لە دایرە خۆیان نایخۆنەوە بۆ قەدەغەی ناکەن بۆ هەموو خەڵک قەدەغە چۆ نەکرێت تۆ دەبێت خەڵک و شارکەوە لەو زیانانەی کە جەنابەت باسیەکەی بۆ ئەوەی خەڵک لە خۆیەوە وازی لێبینی من بۆ مەسلەی زۆر دژی پلاستیک و ئەوانم مەسلەی سفری سەفەری ئەوانە من پێشنیارم کرد کە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ باز بخاتە سەر سفرەی سەفەری دەقات یعنی 5 قات
يعني ئێستا تۆ ئەگەر سفرەی سەفەری بە هەزارە بابی کاتە 5,000 ئەوەندە گران بێ و خەڵک نەتوانانی بیکڕی خۆ بەو ڕێگایە توانی قەدەغی بکە خۆ قەدەغا ئەوە نییە تۆ بچی لە ماڵ بێنی دەرو بڵێ نابی بەکاری بینی تۆ ئەگەر لە بازار گرانت کرد خەڵەکەمە زین چی ئەوە لە ڤیپ و جگەرە بەڵام لەم لاوە توێژەرێکی تر و خۆشی ئەڵێ هەموو کەسێک وەگەوایە جگەرە بکێشە و لە جگەرە باشە هەر 2 ڕۆژ پێش ئێستا ڕۆژی قەدەغەکردنی جگەرە نەبوو یاسا دەرنەچووە ئێوە یاسای باجێ بەجێ بکرێ سیوێک 5 ڕۆژی قەدەغەکردنی جگەرە نیە ئەی بۆ خەڵک جێبەجێ ناکە ئێستا فترێکە ڤیپیان قەدەغە کرد لە شوێنی گشتی و ئەوانە نابێ قەت جغارە بچێشرێ ئەڵە نابێت یاسا هەیە لەوانەیە یاسا هەیە و چ ڕەبتی بە ژینگەوە هەیە ئەبێ جێبەجێ بکرێ بەبێ پرسیار دێمە لاو هەندێک باسی و کۆمپیوتەری بەردەمتمان بۆ بکە و حاڵی چۆنە لەم دقیقەیە من حەزەکەم یەک شتی کەتیش بخەمە سەر بابەتێکی کە ئێمە وایە ئەزانین کە ژینگە وەزعی خراپە کە لە ئێستاە هەموو ڕێژەکان بەرز بوونەتەوە بەڵام لە عینەن کاتیشە ناکرێ هەر قسە بکەین ئەمەی کە ئێمە ئەیکین کە باسی ڕقەمەکەین وایە ئێمە تەرکیز مەقسۆدە سەر هەوا بە تایبەتی بەڵام خۆ هەر هەوا نییە کە باسی ژینگاکین باسی ئاو ئەی باسی خاک باشە ئاوەکانیش پیس بوون بە تەکیدی تۆ یعنی لە چواردەوریشی و لە ناوخۆشی و لەگەڵ ئەوەشە کە چەند پلاستیکە فرێتە ناوم ئاوەنەوە ئەوش پرسێکی کێ لە ئێوە شارەزایە لە دنیادا هەیە زێرابی هەموو قەڵات زێوڕانیا ئەڕژێتە دوکانەوە هی هەموو سلێمانی ئەڕژێتە دەربەنی خانەوە ئەرێ لە هیچ شوێنێکی دنیا هەیە شارەکە و بەپێی مووقعەتەکەی زێرابی یەکتر بخۆنەوە هەیەشتیوە من ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوە ئێمە ئێستا باسی پیسبوونی هەواکەین بەڵام من زۆر زار کە پرسیارم لێ ئەکرێ دەڵێن چ ڕەگەزێکی خۆی پامنێرەکان و ئەوەکانی میدیاکاران هەندێک ڕەنگە بە تەفاسیل نەزان من بۆیان شیەکەمەوە سێ ڕەگەزە سەرچەکەی ژینگە ینی هەوا ئاو خاک کامەی هەڕەشێ و کامەی زۆر خراپە ئەگەر زۆر پیسبی یەکەم جار هەوا لەبەرەوەی تۆ ڕاستە خۆ هەوا ئێستا هەوا پیسە تۆ بەسە با بە تەسول بینە سەری هەوا گرنگترە چارەسەر بکرێت زووتر لە ئاو لەبەرەوەی ئاو تۆ کەمتر پێویست باوە خاک درەنگتر کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ ئەوەی ڕاستەخۆ کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ هەیە هەوایە لەبەرەوەی تۆ ڕاستەخۆ هەواکە ئەڵەمژی ئەوجاکە پیسبی چەند باسییان کرد ئێمەکان دوونی و بیان دەبی هەر هەڵی مژی ئەوە کاریگەری لەسەر کۆئەندامی هەناسە هەیە لە سەسیەکان و لەسەر قورگ و لەسەر هەموو ئەو شوێنانەی کە ئەو ئێمانی پێدا تێپەڕێ بەڵام ئەوەی ئاوەی باسیەکەی ئاوی پیس من دەیان جار باسم کردووە ئاو ئێستا زەی گەورە لە حاجومەرانە وەرە حاجومەران چۆمان ڕواندز سۆران هەموو قەزا و ناحیەکان خەلیفان ئەوانە هەمووی زێرابێتێتە سەر نییە زێراب لەبەرەوەی ینی یەکەی چارەسەری ئاوەڕۆ لەی شارێکدا نەدراوە لە شارە گەورەکان زارێدا نەدراوە تزای لە شارە بچووکەکان ئەوە هەمووی ئەڕژێت من لەگەڵ وەزارەتی ژینگە عێراقیش پێم وتم ئێوە ئەگەر بێن یەکەی چارەسەری ئاوەڕۆ دابنێن لەسەر بوون بۆ سلێمانی لە تانجەرۆ تەصفی بکەن بۆی ئەو هەموو زێرابەی سلێمانی نەڕژێتە دەربەنی خانەوە بەڵکو شەڵات جێبەجێ بکەن تخوا مامەسایەک دقا ئەو گەنجانەش قسەیان هەیە یەمەوە خزمەتی جەنابەت باشە مامەسا عەبدوڕەزاق باشە قوربانە بم مایکەکە بەکوێیە بفەرمێ فەرموو قسەت هەیە کاکی من فەرموو بەس ئەگەر پرسیار بێ بۆیان ئارۆ لە پرسیارە دەستخان خۆشکاگران سەرەتا قوربانت سەبارەت بە هەوڵی حکوومەت لە بەرزکردنی کوالیتی سوتەمەنیەکان تا چەندە درێتن و لۆ ئامرازە گواستنەوەکان و یعنی لۆ نمونە تا چەند حکوومەتیش سزای خستە سەر ئەو کارگانەی وە کۆمپانیایەکەی کە پاشماوەکان و یعنی لۆ نمونە ماتریالە زیان باشەکان فڕێداتە هەوە ئەوە لۆ بووە ئەوەی ئێرپۆلیشن و دواتریش بێتەوە لە بواری کشتتوکاڵدا تا چەند دەستەی ژینگە بەکار لۆ نمونە لە ئەو بەکارهێنان دەرمانە مێر و کوژەکان و پێینە کیمیایەکان تا چەند وردبوون بوونە قوربانت دەست خۆش یانەکە ئەوە مەوزوعێکی زۆر بابەتێکی زۆر گرنگی باس کرد مێر و پێستیسایدەکان مێر و قڕکەرەکان مێر و کوژەکان جارێ ئەوە هەر چاودێری لەسەر نییە یعنی بە ئارەزوی خۆیان خەڵک بەکاری دێنێ بۆ وشکردنی گیا
هەنگ دەکوژێ تۆ لەلانی پەیوەنددارت پرسیوە کە ئاگایان لێ نیە ئەرەوەڵا لێم پرسیون وەزارەتی کشتوکاڵ. بەرنمێکی گەورەم لەسەرەوە کرد ئەسڵەن خۆی خۆی وەزیر لات بوو یعنی وەزیرش لە بەرنامەکە بەڵێ هەمویان وتیان بەڵێ بە هەموو جۆرێک دێتە ئەم وڵاتەوە دێت بەڵام چۆن چۆنەتی بەکارێن کاکە یەک پرسیار لە تۆکەم ئەو تەماتەی کێی خۆی من خۆم سەردانی هەندێک شوێنم کردووە باوەڕم پێ بکە هەندێک موادی چالاکەر هەیە نووسراوە لێی کە نابێ مەسەڵەن 48 سعات پێش ئەوە کە ئەو دەرمانەیە تێ بخرێتە بازارڕە والله ئێستا ایراوە پێی دوای سعاتێ ڕەنراوە و چۆتە بازاڕیشەوە خۆ بەڵام بەو سعاتی ناچێتە ناو بەرهەمەکە چۆن ناچێت بە لە حەزەشە چێە لەگەڵ ئەوانە تۆ ئەگەر مادێکی کیمیایی ئیزافەکەی بۆ ڕووەکان لەگەڵ ئاوانە ئاچێت مەڵێمەندی زراعیم کاکە ئەو فێڵم لێن حەکرێت فێڵ بۆ خۆ من خەریکی فێڵکردنم نه مەبەستمەوەی یعنی بە سەهودا من سەیە سوورم لەسەری هەر موادێک کە خستە ناو ئاوەوە باسی خاکەکەم من لە خاکە کاڵم ئاوێی دێراوەکە امتصاصی ناکە ئەو کیمیاویە ئەی بەڵام یەکسەر وەری ناگرێ وە کاتی پێچ بە بەرکەوتن موادی کیمیاوی بە بەرکەوتن بە هەموو شتێک ناگوێزرێتەوە یعنی تۆ مەسەڵەن لەم سیناکەی تەماتەیەک سەوزەیەک خەیارێک دەرمانێکە پێوە کردبێ جوان نەیشۆیتەوە یا هەر ئاوا بڵی بەخوا ناسکە بە ڕوولەیە بادانێکی لێ بخۆم ناچێتە لەشتا ئەوە بە من ئەوە بە بەڵام ئەوەی هەڵمژین و ئەوانە کاتێوێ فەرموو ئەمەوێت شتێک بڵێم وەکو قوتابی ڕێنمایی کاری جەرونی لۆ بەس باسی لایانی جەستەی یەکرێتن خۆ کاریگەری لەسەر لایانی جەرونیش هەیە پیسبوونی ژینگە کە بەڕێستان باستان کرد ئاوە هەوایە خاکە ئەو ژاوەژاوی کە ئێمە هەمانە کاریگەری لەسەر بیرکردنەوەی ئێمە هەیە کاریگەری لەسەر ئەوە هەیە کە ئەسنا یاخود ئاستی بیرکردنەوەی ئێمە بە شێوازێک ئەبێتن لەگەڵ ئەوەدا کاریگەری لەسەر خەمۆکی دەبێتە هۆی دروستبوونی خەمۆکی دروستبوونی فشار دروستبوونی دڵڕاوکێ ئێمە بەدەیان کەسمان بینیوە کە بەهۆی خەمۆکیەوە لەوانەیە ژیانی وێران بوو بێتن مردنیە تەنها بابەتێکی خێزانی هۆکار بوو بێت بۆ دروستبوونی خەمۆکی لەوانەیە ئەو ژینگەیە یاخود ئەو فشارە زۆرەی کە هەیە لە پیسبوونی ژینگە ببێتە هۆکارێک ئەمەی کە جەنابەت دەڵێ مەبەستە ڤیژوال پۆڵشنە پیسبوونی بینینە یا مەبەستە ئەوەیە مادە زیان بەخشانە ڕەنگە کاریگەری دەرونی دروست کاکە ڕەنجم باسی ئاو هەوا خاک ئەو مادە کیمیایانەی کەەوە بۆنە بەرجەستە دەکرێتن بەرمان دەکەوێتن و شتێکی تریش ئەڵێم پرسیارێک بۆ گشتان هیچمان کەم نییە لەگەڵ وڵاتە پێشکەوتوەکان بۆچی وڵاتە پێشکەوتوەکانی جەرەوە توێژەر یەک دانە توێژەر یاخود کۆمەڵە توێژەرێک ڕائەسپێرن خەرجی هاتونچوون و خواردن و هەموو شتێکی ئەکە تەنها لە پێناو ئەوەی کەەوە داتایەکی دروستی بداتێ کە ئەو توێژەرە داتاکەی ڕادستی حکوومەتەکە بکرێتن بۆی چارەسەری لەسەر بکرێت ئێمە ئەو بەڕێزەمان هەیە و دکتۆرە بەڕێزە کاڵە توێژینەوەم کردووە کامە لایانی پەیوەندی دار کامە حکوومەت هاتووەکەوە توێژینەوەی ئەو بەڕێزەوە بگرێت و کاری لەسەر بکاتن من توێژەر هەیە هاتووە بۆ بەرنمەکەم محاسەبە کراوە لەبری ئەوەی خەڵات بکرێ و بێجگەلەوە وازانن بۆ نمونە ئێستا لەم بەرنامەی مناباسی هەولێر و سلێمانیە کرێ هەنێکە زوات تێگا خۆشەویستی بۆ سلێمانیا خۆشەویستی بۆ دووەک و هەولێرەوەیە کە ناڕاستی پێ بڵێ قوربان ژینگەکەت زۆر پاکە عیبینیا ماشەڵڵا لێبێ چەند ڕنگ و ڕووجوانە کاکە وێرانێکی وە خۆشەویستی نییە کاکە ڕەنج هەمیشە ڕاستیەکان تاڵن بەس دکتۆرە ئاماژەی بۆدا خۆ مەرجنیە پاکراگرتنی ژینگە هەر ئەوە بێت جار بڕوێنی هەر ئەوەیە نەمان بڕوێنی هەر ئەوەیە هەوایەکی نا ئەوە نییە باواز بێنین لەوەی کە هەندێک تەقلیدی دووبارە بکرێتەوە بۆ توێژەران داتای توێژەران وەرنەگیرێتن کاری لەسەر بکرێت ئەوە ئەو مادە زیان بەخشانە دکتۆر کاریگەری لەسەر لایانی دەرونیە زۆر پرسیارێکی جوانە دوروژان لەبەرەوەی ئەگەر سەیری ڕێکخراوی تەندروستی جیهانی بکەن کە پێناسەی تەندروستی دەکات تەنها فیزیکەل هێڵت نییە منتەڵ هێڵتیشە تو چەند لە ڕووی دەرونیەوە ئارامی ئەوە سەدا پەنجای تەندروستیتە من بە لێکۆڵینەوە زانستیەکاندا بچم پرسیارەکەی زۆر جوانە دڵتوندی ڕێژەی قەلەقی و دڵە ڕاوچێ فشاری دەرونی تووڕەبوون ئەوەی پێی دەگوترێ ئەنگەر ئەو وڵاتانەی کە کەش و هەوایەکەیان پیسە تووڕە و تونترن عنف لە ناویان زیاترە
ئەمانە هەموو لێکۆڵینەوەن یاریڤانخانیش دەزانێت جگەلەوە زیادبوونی ڕێژەی تاوان و جەریمە کرایم زیاد دەکات لە وڵاتانەی لەبەر چی ئێمە باسمان کرد ئەو تەنۆلکانە تو 5 ساڵ 10 ساڵ هەڵی مژی دەچێت ئەوەی پێی دەگوترێت مادەیەکی دیاریکراو هەیە عەسەبی و بکە PM 2.5 لە ناو ژگێمە چەندە بسپۆر 2.5 با یەک ڕوونکردنەوە لەسەرەوە بین تەنۆڵکەی هەڵواسراوە ینی ڕێژەکەی چەند بەرز بێ کیمیکال کۆمپۆزیشنەکەی واتە پێکاتەی کیمیاویەکەشی ئەوە گرنگە بیزانی ئەمە عەسەبی تەکە چکە هەنێک پێکاتەی کیمیاوی هەیە دکتۆر ئاماژەی پێ هەنێک میتاڵەکان بۆ نمونە قڕقوشمە بۆ نمونە لەوانە کادمیۆمە لەوانە جیوەیە ئەمانە بەڵێ ئارسنیک ئەمانە کار لە نێرڤۆ سیستەمەکەن بەڵێ لە سیستەمی دەماری مرۆڤەکەن دڵەڕاوکێ سترێسە پارکنسنە زەهایمەرە ئەمانە دروستەکەن ینی جاری وایە زۆر جار حاڵەتی عەسەبێتی لە وڵاتی ئێمە زۆرە مەسەڵەن لەسەر فولایتێ یا لەسەر دەستشکانەوەیەک یا لەسەر شتێکی بەسیط کار پەرچەکردار و کاردانەوەیکی زۆرمان هەیە ئەوە پەیوەندی ڕاستەخۆی بە ژنگەوە هەیە کاکرانجبایەک شتی یەک نمونەی بچکۆلە بێنینەوە کێ لە ئێمە هەیە نەچێتە سەر جادەکان جامی سیارەکەی دایاتەوە غەڵەتێکی گەورەیە کە جامی سیارەکانمان دایمەکراوەتەوە جامی سیارەکەی کراوەتەوە لە ترافیکەکە چاوی نابرژێتەوە پێستی نابرژێتەوە تووڕە نابێ سترێس نابێ هەمومان واین بەڵام نازانین هۆکارەکەی چیە تاوە ڕوون نەبێتەوە هۆکاری ئەم سترێسە و ئەم خەمۆکیە و ئەم کێشەی و چاوبرژانەوەی من لەسەر جادەکان کە وەستم لە فەیەک ئەخۆم کاریگەری ئەو هەموو غازی لەکسۆزی سیارەکانەوەیتە دەرەوە بەسەری ناچێت چییە ئەگەر من خۆم خۆشوی زانیم کاریگەریەکەی چییە بێ بۆە مرورەکان هەموو ڕۆژەم و گیانمانیان بشکانە من بە حقیقەتێک بڵێم زۆر دڵتەنگم کاتێکە مرورێکە بینم لە ترافیکێکە بە بێکە مامە ئەبێ هەمویان دەمامک ئەبێ دەمامک بەڵام دەمامکی ئاسایی نا ئەوەی کە پێی ئەڵێن N95 چکە هەر ئەو گازانە نییە کە هاوڕێیان ئاماژیان پێە ئەوەی کە لە ئەنجامی سووتانی مشتقاتی نەوتی ئەڵێن لە ئەنجامی سووتانی ئەوە دروستە بێ کۆمەڵە شتیکە ئۆزۆنی زەمینی ئۆزۆنی زەمینی یەکێکە لەوانەیە کە ویش سەرێشە و تەنگە نەفەسی دروستەکە ئەوانە پێوراوە هەیە بەڵێ ئۆزۆنی زەمینی بەڵێ ئیزافەتەن بۆ قسەکانی ئەو تەمان ئێمە کە ئەیکیوای ئەبینین بەرزەبێتەوە ئەیکیوای وەکو چەترێکە یەکێک لەوانە PM 2.5 PM 2.5 لە هەمان کاتە دائیمەن ئێمە کە سیرێکین کاتێکە نسبەکان بەرزەبێتەوە ڕێژەکان بەرزەبێتەوە چکە یەکسەر پێتەڵێ لە کام فاکتەرەوە ئەم ڕێژەیە بەرز بێتەوە بە بەردەوامی PM 2.5 لەگەڵا بەڵێ یەک خاڵێک لەسەر IQA ئەو ئیندێکسی کە بەکارێنین ئەپێکە گردای بەزێنین ئێمە زۆر جار زەر دەبینین PM 2 دەنیە سیرەکەین ئۆزۆن بەرزە شش ئیندیکەیتەر ئەم شش ئیندیکەیتەرە بێ بیزانین بۆی بزانین کامیان بەرزە خۆمان دوورگرین لەو شوێنانە ئۆزۆنێکێکە لەوانەیە تەنەڵکاڵ واسراوەکانی دونی و دە تۆ سەیری ئەپەکەی ئەمانەکەیت بەڵێ لەبەرەوەی ئەپێکی عالەمیە هەرێک لە ئێوە بچێتە سەر IQA ئەتوانێت سەیری ئەپەی مێت مەسەڵەن بەڵێ ئەم پابلکە پابلیکە ینی سەرنجی زۆر لەسەر کوردستانە ئەوە شتێکی زۆر باشە بێ زۆر دەوڵەمەند بکرێ زۆر هاوکاری بکرێن مەسەڵەن ڕۆژانە چی لەو ئەپەیا بۆت گرنگە لە متابعەکانتان بڵێم چکە ئەوە قۆڵ بوومەتەوە زۆریش خەفەتی پێخۆم جگە لەو ئەپێکی کەم هەیە لەسەر لاپتۆپەکەم سێ ئەپی کەم هەیە لەسەر مۆبایلەکەم یەکێکیان ئەپێکە باڵوزخانەی ئەمریکا ینی سەفارەتی ئەمریکا لە بەغا دایناوە ئەوش هەر بۆ IQA-ەوەتە ئەو ئیندێکسەیە بەڵام ئەو ئیندێکسە پێم وتی 6 ئیندیکەیتەرە 6 ئەو 6 ئاماژای کە هەموو ئەو خطۆرانە لە کوردستان دەبینیت بەڵێ یەکێک لەوانە قڕقش بە قڕقشم هەتاوەکو تەحلیلی کیمیایی بۆ نەکەی بۆ غازەکە دەرناکەوێت لە هەواکە زۆرە هەوایە هەیە بەڵێ لەبەر ئەوەی مشتقاتی نەوتی ئێمە بەڕێزیان باشە زانن تا ئێستا معالەجە کرێ بە قڕقشم چیمان لێکە بەڵێ لیت ئەوە یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونی فشاری خوێنە ئارسنیک یەکێک لە هۆکارەکانی شەکرەیە کە لە ئاوی ناتەندروست و بێکواڵەتیەوە ئەگەر بەردەوام بیخۆینەوە تووشمان دەبێت ئەمە هیچیان بە فلتەر نەجات ببوورە بە دەمامک نەجاتمانە بێ ئللا ئەگەر N95 بەڵێ ئەویش بۆ پارتیکلەکان چکەوانی کە گازن تەنها پارتیکلەکان پارتیکلن تەنۆکێڵ وەسراون ئەوانەی کاڵین PMدا واتە لە 10 مایکرۆمتر کەمتر تیرەکەی ئێستا 20 مادەی زیان بەخش لە هەوای هەولێر و سلێمانی و دۆکایە
بیسی خۆزگە بیسی بێ بیسی ڕەحمەتە من نامەوێ ئەزانی بۆ ئەم ڕاستیانە ئەڵێم بۆی خۆمان بپارێ چەند نەبێت چەند مادەی زۆر زۆرە تەنها لە سووتانی 1 لیتر گازۆلینەوە لەوانەیە زیاتر لە 100 پیسکەر بچێتەوەوە خۆ ئێمە پیسکەرەکانمان هەرەمە نییە کە ئایکوێر لەسەر بڵێم دروست بۆ ئەمان ئەم سیستەمە جیهانیی کە ئیپا ینی ئاژانسی پاراستنی ژینگە و لەگەڵ WHO ئیشی لەسەرەکە ئەم شەش لە خەتەرترینن ئێمە ئۆرگانی کۆمپاوندەکانمانەیە دکتۆر ئەوانەش خەتەرن ئەوانە چین ئەوانش کۆمەڵێک غازی ئۆرگانین یان وەکو میسایل وەکو بەنزین و هاونیشتیمانی خۆی ژینگە پیسەکات ڕۆژانە خۆمان پیسکەری ژینگەین خۆشمان بەکارهێنەری ژینگەین هەر هاونیشتیمانیە دەتوانێت ڕۆڵی هەبێت لە پاکردنەوەی کوردستان چۆن بۆ نمونە من پێویستم بە سیارەیەکی 8 سلندەر نییە لە ناو شاری هەولێر و شاری سلێمانیا ینی بەڕاستی پێویستمان پێی نییە چکە من سیارێکی بچووک بەسە بۆ ئەوەی پێویستی ئەزانی چۆنە ئێمە لە پێویستی دەرچوین ئێمە پێویستیەکانمان بۆ بە کەمالیات ینی وا ئەزانین کە سیارەیەکی مۆدیل بەرزمان پێبێ ئیتر من شخصیەتێکی ڕۆشنبیر و بەرزترم بە پێچەوانەوەیە بەڕاستی زۆر سەیرە بۆ من کاتێک بەرپرسێکە بینم دکتۆرێکە بینم دکتۆر با بڵین دکتۆرێکە بینم لە ترافیکێکە وەستاوە سیارەیەکی 8 سلندەری پێ و جامەکانی کردوێتەوە یعنی وەک وایە لەسەر جادەکە وەستا بێ سیارەی پێ دەبێت یعنی هەر هاتوچۆی مەسئولێکی بەڕێزی ئەم وڵاتەکە 30 سیارە بە دواوەتی بەشی 20 سەرەتان کاکرانس خۆی با یەک حقیقت بڵین بە خەڵکی ئێمە ئەگەر مەسئول بێ و بۆ خزمەتی من بێ حیمایی ناوێ و سیارەی ناوێ من بە چاوانەی گەرم ئەگەر خزمەتی بۆ خزمەتی کۆمەڵگا بێ پێویستی بە حیمایە یعنی ئەبێ سیارەش مەسئولینیش سیارە کەم بکەنەوە فەرموو سڵاتان ئەبێ دەست خۆش بەسەگەر ئاگادارم بکەوە بزانم کاتم چەندە لۆیەوە باش دەستەوە بە ڕێزانە خۆش بێت پرسی ژینگە بەڕاستی یەکێکە لەو پرسانەیەکەوە ئەگەر نەڵێم گرنگترینشە لە گرنگترینەکانم ئەمە با لە سەرتاوە لێرەوە دەست پێ بکەین ئایا ئێمە چێ لێرە ئەخلاقی کراگرتنی ژینگەمان هەیە با لێرەوە دەست پێ بکەین لە خۆمان دەست پێ بکەین با باسی ئەو مادانە نەکەین کەوا دەستمان پێیان ناگاتن لە خاوێنکردنەوەی با ئێمە لێرە بۆ نمونە دووسێ تێبینی منووسە ئایا لە پاش چوونە دەر لێرە ئایا ئەمنە و تێبینیانە لێرە بە جێدێڵم یان لەگەڵ خۆمەی بم ئایا ئەخلاقی ئەوم هەیە کەوا لێرە ژینگە پارێزین ئەچینە هۆڵەکان دنیایەک کۆبوونەوە ئەکرێتن خواردن دابەشەکرێتن خواردنەوە دابەشەکرێتن ئەوانەی کە لەوێن هەمووی قوتابین هەمووی کەوا گەنجن یەکی پاشماوەی لە دوای خۆ بەجێ ناڵێتن ئێوە دەبێت لە سەرتاوە دەست پێ بکەین سەیرانەکان هەر باس ناکرێتن ئەوە هەر باسی ئەوە مەکە باس لە دەبوو لێرە بەرپرسی خوێندنی باڵا بەرپرسی پەروەردە و بەرپرسی پلاندانە لێرە بووە بەڕاستی دەبووە لێرەبان بەبێ و یەک قسەیان کرد لێرە بوو ناچیت دەوت لێرە بوومە پێمە گوتنکەوە لە سەرتاوە لە پەروەردە دەست پێ بکە لە داینگە و لە قوتابخانەکان تا ئاگاتە زانکۆ بەڕاستی پرسی ژینگە یەک شتی لەسەر ناخوێندرێ ینی دوولاپەڕای لەسەر خوێندرێتن وەکو ئاگادارکردنەوە هەرجەی شەرمە قسەشی لەسەر بکرێتن پرسی ژینگە دەبێت لە ناوەندە خوێندنەکانەوە دەست پێ بکرێتن دەبێت ئەخلاقی پاراستنی ژینگە لە ناوەندە خوێندنەکانەوە دەست پێ بکات تا ئاگاتە کۆڵانەکان داگاتەوە ئێمە بۆ نمونە قسە لەگەڵ پیرەمێردێکەکەی باشە و گوناحی نیە لەوەی کەوا لێ تێنەگاتن کەوا ژینگە پارێزیتن بەڵام ئەگەر قوتابیەکە لە سەرتاوە ڕاهێنرا بیتن لەوەی کەوا ژینگە پارێزن بەخوا کاکەڕەنج هەرگیز بە خەیاڵیدا نایەتن کە ئاوێکی خواردەوە پاشماوەکەی فڕەوداتن بڕۆ لە دوای سارەیەکەوە بڕۆ زغارە بیتن ینی پاکەت بیتن کلێنس بیتن جامەکەی کاتۆ فرەدا ئێوە کاکە خۆ ئەوە مادەی زۆر کوشندنین ینی چی تێچیت 100 مترێک لە دوی بڕۆی ئەوە یەک دوو لەوانەیە ئەمەوە بزانین کەوا ژینگەی ماڵەوە زۆر خاوێنە کۆمەڵێک پاکەرەوە هەیە لە ماڵەوە باوەڕکە دکتۆر لەوانەیە لە زۆر باشتر بزانیتن ینی خراپترین کاریگەری هەیە هەر ئەو مادانە دنیایەک مادەی کیمیایی ئەوەی کە دەست و قاپوشتی پێشێن وەڵا ئەو مادانە وەڵا یەک دنیا ژنی کورد من زۆر و توشمە تووشی ئەکزیما بووە دەست و پلی وانە شتێکی دیکەشەیە بۆ نمونە کێشم ئێمە کێشەی فراوانبوونی شارستانیتمانەیە کێشەی فراوانبوونی شارستانیت وەڵا لەوانەیە منەتی ئەوەن لەسەر بکەن ئەی باش ئەگەر وڵات ئاوادان نەکرێتەوە چ بکەین کاکە دووبەیش ئاوادان نکرێتەوە قەتەرش ئاوادان نکرێت لەندەنیش ئاوادان نکرێتەوە بەڵام لەبەرچی دەبیکەوە بەس خاکی ئێمە خاکێکی پیس بیتن وەڵی قسە زۆرە بەڵام یەک پێشنیار بۆ کاکڕەنج کاتی خۆی ڕەنجی شەهیدانی هەبوو یەکێک بوو لە جوانترین بەرەنگاربوونەوە ئاڵنگارەکان لە کوردستان لێرە داوایەکی لێ یەکەم پێشنیارێکە هیوادارم ئەو پێشنیارە
جێ خۆی بگریتن دووبارە ڕەنزی ئەو جارە با ڕەنزی ژینگەویتن دووبارەی بگەوە لۆیکەوە هەم لە ڕووی هۆشارکردنەوە هەم لە ڕووی پێداچوونەوە بە ژینگە و یەکێکی شو ئەبم لەوانەیەکەوە تا کۆتاییکە وەکو خۆبەخشێک لە بز بە بزی ئەو خاکی کوردستانە هاوکارە بم ئەویش ئەوەیە بەڕاستی پرسی ژینگە ینی دەستکاری بکرێتن لە ناوەندەکانی خوێندنەوە یەکشت لەبیرم کرد باس بکەم کاک دکتۆر لێرەیە پیسبوونی ژینگە زۆرترین نەخۆشی دەرونی زۆرترین کارگەی لەسەر نەخۆشی دەرونی دروست دەکات وەکو خەمۆکی شیزۆفرینیا نەخۆشی دووجەمسەری تێکچوونی کەسایەتی و لە کۆتاییدا ئەو مادە کیمیاویانە ئەبنەهۆی ئەوەی منداڵی ناکام دروست ببێتن و نەخۆشە دەرونیەکان لە باوانەوە بگوازرێتەوە کەەوەش کارگەری زۆر دروست دەکاتن منداڵی ناکام مەسەڵەن ببوورە بە ئەو مێزەی تریش قسە بکە منداڵی ناکام کاریگەری ئەو پێشی 20 ساڵ ئەوەیان دەرخستووە ئەوەی پێی دەگوترێ پری مەچور بێت یعنی لە دایکبوونی زووتر با بڵێن پێشوەختە پەیوەندی بە چیەوەیە ئەوانەی کە دکتۆر باسی کرد ئەمەژەیە پێشتر دیسانەوە بۆ میتاڵە قورسانە یان کەنزە قورسانە بەڵێ باشە مەسەڵەن ئێستا توێژینەوە کراوە ماسی لە ناو ئاوی یەکێک لە دەریاچەکانە بەرکەوتێ بە کانزا قورسەکان کە ئەوە کاریگەری هەیە مەسەڵەن ژنێک ئەو ماسیە بخوا مناڵەکەی ناکام بێ زووتر لەدایک ببێ یا جەستەی تەکامل نەکە 100% خۆی ئەو ئافرەتانەی کە لەسەر ئەوەش لێکۆڵینەوە کراوە کە حەملیان هەیە بۆ نمونە لە ژینگەیەکی پاکن کە ڕێژەی PM دوونیوی و ئاوێکی پاک دەخۆنەوە مناڵەکەیان تەندروستترە تەنانەت ڕێژەی هەستەوەری ئەو مناڵانە کەمترە کاکە ڕەنز دەمویست خاڵێکی زۆر گرنگ باس بکەم لەبەر ئەوەی لەسەر زیرەکی مناڵ ئەم شتانە هەرچەند پسپۆری من نییە بەڵام لە کوردستان هەستم کردووە تەنانەت هاوڕەکانی خۆم ڕێژەی مناڵی ئۆتیزم گەلێک زۆر بووە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ئۆتیزم پیسبوونی ژینگەیە چ پیسبوونی بەرگەهەوە چ بەوانەی پێیان دەگوترێ مێتەڵ نۆت ئێر مێتەڵ پۆلوتەنت کە ئەوەی بابرین هێڤی مێتەڵ زیاتر کانزا قورسەکان من سەیرم پێدێ باسی ماسیت کرد ینی ئەگەر بخوێن نەبین کەچی ماسی پێش ئێمە توش بووە بەخوا ئەو ماسی ئەیخۆین ئەگەر ڕێژەی مێرکەری زۆر تیاابێ بۆ دڵ زۆر خراپترە لەبەر ئەوە یەکێک لە هۆکارەکانی ڕقبوونی دەمارەکانی دڵە ئەگەر مێرکەری تیاابێت و ئەوە سەلمێنراوە دڵەوەندە هەستیارە خوا خۆی خستێتە قەفەزەوە کەچی ئێمە ڕێزی ناگرین و ئاوا ئەم هەموو مادە زیان بەخشا خینە ناو ژینگەوە فەرموو خاتونی بەڕێز هەمومان ئازانین کەوا گەورەترین مەترسی ژینگە پیسبوونیەتی بەڕاستیان و شتە گرنگەکان وترا بەڵام پرسیارێکم هەیە بۆ جەنابی کاک دکتۆر ئەڵێن باسکرا کەوا کاریگەری زۆر بەسەر تەندروستی ئینسانە هەیە کە تووشی نەخۆشی سیەکانەکات و هەروەها تووشی نەخۆشی دڵیشەکاتن لێرەوە ئەمەیە بڵێم دکتۆر کاریگەریەکەی لەسەر پیاوان و ئەبزانم زیاترە چونکە ڕێژەی جەڵتە زیاتر لە پیاواندا بەدیارکەوتە خۆشتەزانی لەوانەیە بۆ ساڵی 2022-23 زیاتر لە پیاواندا بەدەرکەوتووە ئایا پرسیاری من لێرە ئەوەیە خۆ کاریگەریەکەی بەسەر مناڵ و پیاوان و ئافرەتان زۆرە بەڵام کامیان کاریگەریەکەی خێراترە و پرسیارێکی تریشم هەبوو باسی باریتانیا کرا کەوا وترا کەوا جگەرە و نێرگرا قەدەغە کراوە لەوێ بەڵام بەڕای من ئاستی تێگەیشتبوونی هاوڵاتیانی باریتانیا زۆرە چونکە ئەوان رازین بەوەی کەوا بە پاکردنەوەی کەشوهەوای خۆیان بەڵام ئێمە لە کوردستانە کاکڕەنج ئەگەر بەخۆشت ئەزانی کەوا ئەزانن سوود و زیانەکانی کەشوهەوا چیە بەڵام سوورن لەسەر ئەوەی کەوا ژینگە پیس بکەن ئێمە پێویستمان بە یاسانیە بۆ قەدەغەکردنی جگەرە و نێرگرە و شانە خۆمان ئەزانین بەڵام ئێمە سوورین ئێمە پێویست ناکات یاساش دابنێ خەڵکانێکی ئەگەر یەک خەڵک لێرە ڕازی بێ بەوە جگەرە و نێرگرە نەکێشێ ئەوە ینی پیسبوونی کەشوهەوا کەمترە بێتن لێرە پرسیارێکی تریشم هەیە کاکڕەنج ئەگەر ئیزنم بدەی بڕیارە ئایا ئەو هەموو قسە جوانانە وترا کاریگەریەکانی وترا خراپیەکەشی باسکرا سوودەکانیشی باسکرا ئایا بۆ ئەم ساڵ ئەکەن بۆ کەشوهەوا ینی
کەمکردنەوەی پیسبوونی کەش و هەوا کەمەکرێتەوە بۆ ئەم ساڵە و ساڵەکانش ئایندا ئایا کاکڕەنج ئەتوانن ئەمانە ینی مەسەلەن تاکیدمان بکەنەوە لەسەر ئەوەی کەوا کەمبوونی کەش و هەوا بۆ ئەم ساڵە لەسەر قسانە بە پێ و قسانەی کە کرانە کەم بکرێتەوە هەر بژێت یەک پرسیارەتوانم وەربگرم و کۆتایی پێدێنم ئەو کاتتان باش ئامادەبانی خۆشەویست ئێمە وەکو خۆبەخشان و چالاگوانی ژینگە پارێست ساف و خۆبەخشانی ڕێکخراوی وەرپارەتنی ژینگە لە ئیدارە سەرباخ سوورانە هاتوونە بەرنامەیەک کە پڕ لە تەتاوی گرنگ ئەویش کە لەسەر پرسی ژینگە هەوە بەڕاستی ئێمە وەکو چالاگوان و ژینگە پارێست کە بۆ مایازە ساڵە بەردەوام هەواڵ دەدەین ئەڵێن ژینگە بپارێزین بێگومان ژینگەیەکی تاوەرە هەرە گرنگە ئەگە بەحث بکەین دناو کۆمەلگەدا تازە هەموو جیهانە دناڵی پاراستنە ژینگەی چونکە ژینگەیەک شوە هو کارێک و ڕێژە گیان دەستدانە مرۆڤاتیەدا تیژینەوەی تۆتێکردن بژێ ساڵ 2005 بەشێکی زورە جیهانە دێتە ناو برن ئەمژی باکو هەرێمی کوردستان بەشێکی نوێی جیهانە یانە کاریگەری دە سەرمەجە هەبیت و تێژینەکە دیا زانستی پیربوونە هەوا یەکیش لە هو کارە دەستدانە گیانە مرۆڤاتیە ساڵ 2010 سالماندی ئەنا نزیکەی 3 میلیۆن کەس هاتیە گیانی خۆیاتە دەستدانە ئەویش چی و کار چی بووە ئەویش پیربوونە هەوا بووە پرسیارێکە دیا گرنگەویش ئەگەر ئایەنگ زانن ساڵ 2005 ماده پلاستیکی دە زیاتر بیت لە ناو دەریا زاریەکانداش ماسیە ئەو کار چییە؟ هۆکار ئەمین مرۆڤین خودی گوناح نییە ئەمەکو ئینسان ئەمەکو مرۆڤ ژینگی خۆی ڕام بکەن خودی گوناح نییە ئەمەکو مرۆڤ ئەم عەزیەت خۆ پێش خۆ بینن دەستداین ئەوش پیشکردنا ژینگەی هیوادارم لێرەدا ڕێگەی بەرنامەی هەوڵ بدەین ژینگی خۆ جوانتر و پاکتر ڕابگرین بۆ ئەوەی ئەم ڕۆژانە عەزیە خۆ نەبینین دەست نەدەین و ئەن عەزیەتمە زیندوو ببینەوە سەر زەوی من ئەستەکەم میوانەکانم هەموو قسەیان هەیە بۆیە خۆحافیزیتان لێکەم بۆ ئەو کەسانی کە باسەکە گرنگە بەلایەنەوەیانەوە لەگەڵمان بمێننەوە ئێمە هەر بەردەوامە بین لە ژانرەکانی تری ڕوودا و خۆحافیز بینەرانی بەڕێزی ڕوودا و فەرموو کاکی من سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت هەر بژیت جەناب دانیشە بەس بۆ ئەوانەی کە نابینرن ئەتوان هەستن دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم من زۆر شت ناڵێم ئەو ڕقانی کە لە پێشم تقریبن 15 خاڵێک زانیاری نووسی هەندێکیان نوێ بوو هەندێکیان دووبارە بوون دەمەوێت بڵێم واز لە من بێنن فەرمو ژینگەی دەرەوەم کۆنتترۆل بکەن کاتێک ئەچمە دەرەوە سیارێک ئەکڕم کاتێک ئەچمە دەرەوە کەرەستەیەکی خواردن ئەکڕم فەرمونون کۆنتترۆلەکانتان بەهێزکەن بۆ ئەوەی شتێک بکڕم کە هەم سوودی بۆ تەندروستی من هەبێ هەم ژینگەی من کە دەچم سیارێک دەکڕم مەجبورم سیارێکی 4 پستن 8 پستن وەکو دکتۆریش باسی کرد بیکڕم بۆ چونکە ژینگەی ئێمە ئاوایە واز لەوەش بێنن کە من جغارە چێشم چونکە جغارە ناچێشم ئەچمە دەرەوە وەکو کەسێکی جغارە چێشوام ئێمە پێویستمان بە ڕێنمایی هەیە لە منداڵیەوە تاوەکو گەورەکانیشمان پێویستمان بە ڕێنماییە ڕێنماییمان بکەن قوربانت بەم زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ وڵایم بە ئەمەی بە پرسیارێک لە جەنابیان دەست پێ بکەم ئەوەی زۆر گرنگ بەمیان زۆر ڕەش بین کرمە لە سۆران هاتیە شتێکیوان باس کرد ئێستا بە ترسەوە هەتاگرن سۆران ینی ئەوەندەیان ژینگەکە بە ترسەوە باس کرد بەڵام ڕێکخراوی ژینگەی ئێمە ڕێکخراوی ژینگەی بۆ خۆشە نەزانیەوە دەزانم بەسم ئەوانە وەکو جەماعەت باسییان زۆر بە ڕەشبینی شتەکانیان باس کرد لەبەر لە کوردستانی خۆشمان شوێنی ئەوەندە جوانمان هەیە پێویست بە تیشێک بخرێنە سەرێک کە بڵێن خەلکانێک سوود لەو شوێنانە وەربگرن ئێستا نمونە بە نمونە وەرگن هەروەکەوە نەبێت کە ئینسان بە شوێنێک هەڵبرێ دەڤەری بارزان بە نمونە وەربگرین خەڵکەکان ئەوەندە ژینگە دۆستن ئەوانیش هەروەکو ئێمن ئەوەندە ژینگە دۆستن خەریکە لە دەوڵەتان بێن داوای ئەزمونیوان وەربگرن لە دەوڵەتان جێبەجێ بکەن ئەوان چینەوانیش هەر هۆشیاری خەڵکەکەی بۆیە ئێمە زۆر پێویستە ئەمەوەکو ڕێکخراوە کاموەکو ژینگە دۆستێک باسەکەم من بەس لە پارساڵەوە 64 ساڵاشیم لەسەر ژینگە دۆستی کردوونە کە یەکێک لە لەقەکانی خەلفا من سەرۆشیم مامۆستا سیروان سەرۆکی ڕێکخراوی بۆیە پێویستە ئێمە ئەوەی زۆر گرنگەکەم وەکو ڕێکخراو ئیش لەسەرەکەن مامۆستا دەستخۆشی لێکم پار هاتەکە ناوچەی ئیداری سەربەخۆی سۆران کە هەموو مامۆستایەکانی قوتابخانەکانی بانگێش کردبن لەوێ کە سمینارێکی بۆ ئێمە پێشکەش کرد ئێمە لەگەر هەموو ئەو قوتابیانە ئەو سمینارە لە ناوەندەکانی خوێندن باسی بکەین کە ئەو ڕۆڵانە کە دوا ڕۆژ دێن چی ئەبیتە بەرپرسێستەکەمە باسی ئەوەیەکەن زۆر تیسکمان هێخستە سەر حکومەت خۆ ئەگەر هەرچی نەبی لەوانێ پاش 15 ساڵی کە تەمەنی وا لەو دەسەڵاتەی نییە نمونە تەمەنەکەیان ها
گەورە ئەبێت ئەوەی زۆر گرنگەنەوەکانی دوا ڕۆژ ئێمە فێریان بکەین کە ئەو نەوانە لە ڕێگای وشیارکردنەوە زۆر گرنگە کە ئێمە گرنجیان پێ بدەین بە پێویستم زانی تیشی خراپە لەسەر ئەوانە کە شتەکانەکە بۆ هاوڵاتیان کە لە ڕێگای ئەو سوسیال میدیان ئێستا دکتۆر کە باسی بکە ئێوەی هاوڵاتی پێویستە ئەو فەقەرانە جێبەجێ بکەن بۆیە زۆر گرنگە وشیاریکردنەوەی خەڵک لای من زۆر گرنگە دەست سپاس سەرت خۆش بێ بە خێراتی سەرچاوم باشە برای من باو باڵە فەرموو دەستە خۆش بێ بوو پێشنیارەکەت بەڕاستی ئێمە وەکو دامەزراوەی میتخۆمان دامەزراوەیەکی قازانجنەویستین بەڵام بە هاوبەشی لەگەڵ چەند لایەنێک کاتوانیمانە تۆڕێکی لەم بابەتە لەم شێوەیە پێک بهێنین یەکێک لەو جیهەتانی کە ئێمە تەرکیزی خینە سەر ئەوەیە کە ئێستا لە ئێستاە بۆ نمونە لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت کە ئەوان بەڕاستی کاریان ئەوەیە کە وشیاری بڵاوکەنەوە بەناو کۆمەڵگا وردە دەستەکەن بە ئیشەکانیان لە هەمان کاتە لەگەڵ زانکۆی سلێمانی بۆ نمونە بۆ ئەوەی کە ئەم داتایە بەکارپێنن لە ڕووی بۆ ڕیسەرچەوە بۆ ئەوەی کە بە هەمان شێوە لەگەڵ دامەزراوەی CDOیا کاری لەسەر بکەن ئێمە هەدەفەکە لە لای ئێمە ئەوەیە کە وەکو تۆوتە گەنجەکانمان مناڵەکانمان لە بیدایەتەوە ئیشیان لەسەر بکرێلەوەی کە بزانن ئەمە چ تەئسیرێکیان لەسەر هەیە و چۆن ئەتوانن ئەوان ئیشی لەسەر بکەن یعنی ناتوانین ئێمە هەر لایەنە پەیوەندیدارەکان هەموو شتەکە بخینە ئەستۆی ئەوان تایکە بچووکەکانی شەوە توانین دەست پێ بکەین سەرەتام پرسیارم نییە بەڵام وەکو قوتابیەکی زانکۆ وەکو کەسە کە دەخوێنی و ئەکادیمیە بەگشتی و نەفەری وەکو من خوێندکاری وەکو من کالا زانکۆ کاتەکە چەند دیمەنێک دەبینم قوتابی و زۆر جاریش مامۆستا کە لە محەزەڕەکان لە وانەکان دێنە دەرێ دەبینم جگارەی دەچێشن ڤایپی دەچێشن کە ئەوە ناگەڕێتەوە سەر حکوومەت ئەمە ڕاستی هەموو کات چاوەکانمان لەسەر حکوومەتە گلەیەکانمان لە حکوومەتە لە لایەنی پەیوەندیدارە بەس ئەگەر بینە سەرواقعات زیاتریش لایەنی خۆمان دەگریتەوە لەبەر ئەوەی ئەمە کۆمەڵگە پێک دەینن حکوومەت لەمە پێک دێ ئەگەر ئەمە نەبی حکوومەتیش نابێ ئەگەر ئەمە لە خۆمانەوە دەست پێ نەکەین و حتمما حکوومەتیش ناتوانانی بەرەو باشتر ئەمە بە ئەفکاگرانت مامۆستا دەبینم کە لە محازڕە کە بە حیساب کەسی ئەکادیمیە تەڵەبە کەسی ئەکادیمیە لە ناو جەرگەی ئەکادیمیای خوێندن دەوام دەکات لە قوتابخانەکان لە فەرمانگە حکوومیەکان لە نەخۆشخانەکان کە ئەسڵ شوێنی ئەوەیە کە پاکوخەوێنتری شوێن بێ کە دەچی هەندێکدار هەیە لەبەر بۆ ناتوانانی بڕۆیە ژوورێ ناتوانانی بڕۆی ئەوێن دەرێ کەواتەوە هەمووی دەگەڕێتەوە سەر هاوڵاتی هەمووی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە خۆمان ناتوانانی خزمەتی خۆمان بکەین جاچ بەنگلەی لە لاینی پەیوەندیدار زۆر کاکەی بەرامبرت لە بۆ کاک عەبدوڕەزاق سەرەتا بە خێراتنەی جەنابیانەکەین بەڵام کاک عەبدوڕەزاق بینین ئێمە مانگانە وەکو زەڕیبەی ژینگە تەئمیناتی ژینگە چ خاوەن ئۆتۆمبیلە چ خاوەن کارگەیە چ خاوەن دوکانە کە مانگانە وەکو زەڕیبەیەک بڕە پارەیەک ئەگەر کەمیش بێ ئەدە بە ژینگە دۆستی یاخود ژینگە پارێزی بەڵام لەم بەرنامەیە ئێمە بینین کە پێویستە خەم لەسەر ئەو ژینگە بخۆن کە هیچ ژینگەیەک نبینین ئێمە تیای بژین و دڵمان بەو ژینگەیە خۆش بی ئەو پارەیە کە لە خاوەن دوکان خاوەن ئۆتۆمبیل خاوەن کارگەوەرە گیرێ بۆ کوێ ئەچێ بۆ ژینگە خەرجەکرێتەوە بۆ پاراستنی ژینگە خەرجەکرێ و باسی کاکڕەن زیاتر ئێمە بابەتەکە با بڵێن قوڵ بۆ بەسەر بتڵی پلاستیک بتڵی پلاستیک ینی ئاماژە بەوەی بدەم کە لە زانکۆی سۆڕان بەس یەک جار باسیەوەمان کرد قوڵ بۆتەوە لە بۆتەوە چونکی زەرەری زۆری هەیە ئەگەر زیاتر تەماشا بکەینێ و لە زەرەری تەندروستەکەی بگەڕێن زیاتر بچینە سەر زەرەری ژینگەیی زەرەری پاک و خاوێنی ئەبینین ئەم بتڵە ئەگەر فڕی دێ سەر خاک یان فڕی دێ عەرد پێویستی بە ماوەیەکی زۆرە ئەو بتڵەشی ئەبیتەوە لە ژینگەدا کە لایەنێکی زۆر خراپترە بڵێن لەسەر لە تەندروستی لە زانکۆی سۆرانەمێ ئاماژە پێ بدەم قوتابیەکی دەرچووی زانکۆی سۆران کە
داهێنانێکی کردو لەسەر بتڵ کە زۆر جیاوازی هەیە لەگەر ئەو بتڵە پلاستیکی ئێستا لە بەردەستی ئێمەیە کە ماوەی شیبوونەوەی زۆر کەمترە ئەتوانێت ینی توانە شیبوونەوەی زیاترە ئەتوانێت نەک بڵێم چەندەها فترەی پێ بوو یان زمانی پێ بووی هەتا بتڵە شێبیتەوە بۆ ئێمە احتیمان بەو داهێنانە نارین بۆ لایەنی پەیوەندیدار بە دوای داناچێت بەس کورد بێ سپاس دەکەم زۆر باشە بەخێراتی مولایەکەم زۆر بەخێر زۆر سپاس کاکرانجان من شەو ڕابردوو لە یاری ڕیال کە سەیرمانە کرد لە ئیسکان بووین ئەو زامێت ینی ئەو نمونە پێشان بدەینکەوە ئێمە بەجددی ینی شتەکە زۆر مەترسیدارە بەجددی ینی یعنی ئێمە بەڕاستی پێویستمە بە وشاری خودی هەیە بە وشاری ژینگەیی جا ئەو بۆ باز نەکردین باسی ڕێڵەکە و کرد چی و بینی لە یاری ئەوزا من دقی هەفتا و پێ جوانە بەجمێشتیایەکە بەجددی لەبەر ئەوەی ئەوەندە بۆن و ژینگەنە تەندروستە هەبوو مریارەکەم جێ ئیسکان بەڵێ بڵێ ئیسکان دو ئەوەی کەوا بەڕاستی من کە جێم هێشت چونکە نەمتوانی ینی بۆ ها بێژم خۆم ڕابگرم بەڕاستی یەکسەر شوێکی خۆم پێچای و ڕۆژم دێرەوە بەڕاستی بە شتیش زۆر فڕێدێتەوە هەر حیسابی لەسەر و کاک ڕەنگدیانی هەر یان دەڵێ هەژمار ناکەیت بەڕاستی گوڵە بە ڕۆژ خواردن و بە عەڕە بە کردەوە ملێن هێڵ کردبووە تەزانیدا خۆ لەچوو دانیشتووە بەڕاستی دووکەڵی نێرگەڵ هەر ئەم حیسابی لەسانیە ئەوە لە شوێنە کراوەکەش نەک لە بەڵێ بەداخەوە ئەمە لە کافتریاوین بەڕاستی ئێمە هەر ڕۆیشتین هەر ڕۆیشتین کاکە گوتم ئەمە چیە برا ئەمە چیانی دواتریش کاک ڕەنجان ینی ئێمە تاچی بەڕاستی نازانم بۆچی لە هەڵگرتنی بە پرسیارەتی ئەترسین ئێمە هەتا کەنجی یعنی بۆ ئەترسی لە کەوا جنابەت بۆم نەگەر شتێک فڕە بدەی کاکە فڕێمە دەڵی گرە ڕەحمە لەبار لەکوێی دنیا هەیە مەسەلەن نازانم لەوانەیە ئێستا 500-600 گەنج ئیش و کاریان بەس ئەوە بێ پاشماوەی خەڵک کە لە سەیران دانیشتووە شوشەی بیرە و بیپسیەکەی جەنابی کۆ بکاتەوە بەداخەوە کاک ڕەنجان یان خەڵوزەکە بەجێ هەڵێ بە ئاگرەکەوە بەڕاستی زۆر بەداخەوە ینی نازانم هەتا کەی تاچی وەکو خۆمان پێویستی نییە بۆیکەوە ئەوەن دۆ خۆی بە بەرزە بینیتکەوە ینی پیسکریژێکی پێی بەڕاستی خزمەتی کا جەنابی چووە بۆ سەیران ڕەحمە لە دایک و بابەت یعنی لە باتیەوەی کە خاوێنی بکاتەوە پۆزی پێی لێدا یعنی ئێمە کەی وشاری بەڕاستی بۆیە داواکەم سەرتا لە خۆمە دەست پێ بکەم شەو ڕابردوو بەڕاستی ئەگەر ئینسان ئەمە نمونەی باش زۆر دەڵێن نمونەی باش وڵی بە هادەڵی پێشانە دەین لەوانێ تۆزێ پۆز وشتی وای هەبین نەخێر بەڕای من ئەوەی کە من تێگەڕام پێ بکە سەهۆڵەکە و ئیسکان هەموو ساڵێک لە هەموو بۆنەکاندا تێگی ینی بڵێم ئەرزەکە دیار نامێنێ لەبەر دەبا باوەڕەکەم بەڕاستی بۆنەی خوێندکارانی زانکۆ لە ئاهەنگی دەرچووندا هەر باسی مە کاکڕەنج خۆت نەبینی چەندێک شتیان بەجێڵا بوو هەر باس ناکەی بەجێ ئەو هۆڵانەی کە ئیگرن هۆڵی ئۆسکار و ئەوانە لە سلەیمانی و لە هەولێر زۆر بەداخەوە زۆر بەداخەوە چەند شت بەجێ دەێڵن یانی ناژمێدرێ بەجددی نازانیان تایکەی ئێمە وەکو تاک لە ئەوە ترسێکەوە خۆمان وشیار بکەینەوە تاکەی ینی کەسێکەوە سۆرێک دائانێت بکەوە ژینگەکەی خۆی پیس کرد و پۆز لێت و ینی شەو ڕابردوو کەسێکم بینی ها ئۆتۆبێلێکی سەودا بوو دەستی سەوڕنەکە دانابوو جغارێکی فرەتە دەرەوە نازانم ینی ڕۆشنبیریەت لە چیدایە لەوەدای کە خۆت بەڕاستی ژینگە پیس بکەیت سپاس دەستخۆش سپاس بۆ جەناب زۆر خۆش قساکە حەزمە کرد زۆر بەردەوام بێ دەستخۆشبی کاگرند سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم پرسیارەکەی من لەسەر ئەو ڕۆکەی بوو کە دکتۆرە ئاماژەی پێکرد کە مادەی ناتەندروست ینی دەهۆی پیسبوونی ژینگە دەری دەدا ئەوژوتت ئایزۆپرین ئەمە دەزانین کە ناچڕال ڕەبەرە و مۆنۆمەرە مۆنۆمەر عادەتەن دکتۆر لەوانەیە باشتر بزانی کە دەبڵ بۆندیان تێدایە ئەو دەبڵ بۆندانە کە دەبنە فری ڕادیکاڵ ئەوانە بەڵێ فری ڕادیکاڵی کە دروست دەکەن کاریگەریان لەسەر جەستەی ئینسان دەبی بە تایبەتی ئەو درەختانە زۆرە من تازە ئەو زانیاریە لە بۆ من تازە بوو بەس باسی ئایزۆپرینی کرد وەکو ئەوەی کە کیمیاییە کە دەزام ئایزۆپرین مۆنۆمەری دروست دەکاتنە ناو جەستەی ئینسانی کە ئەگەر هەڵی بمژیتن کە زۆر خەتەرە مۆنۆمەر بستە ناو ئەوە دکتۆر شتێکی گرنگی وت هیوادارم جەنابی وەزیری کشت و کاڵ کە زۆر گوێ لە بەرنامەکەمە گرێ بەڵێ زۆر مهمە ئەو ڕۆکانە گرنگی زیاتر بم باسە بە وتت داری واشنطن بەکەلتوری ئێمە نامۆیە ئەو توێژینەوەکان تا ئێستا ئەوەی سلمێنراوە لە 83 سلمێنراوە تا ئێستا زۆر تەرکیز لەسەر و درەختە کاتەوە کامە واشنطن بەڵێ درەختی کەشەیە دڵنیا مەگەر بگەڕین درەختی کەشە دۆزینەوە بەڵام بە تایبەت ئەوە لە برەوەی ئەوە هەردوو مادەکەی تایە ئایزۆپرین و تێرپینۆیت
هەردووکی خراپە هەردووکی کاچێتە جستەی مرۆڤ فری رادیکال دروستەکە فەرین فری رادیکالەکان چی ئەەکەن لەگەڵ ئۆکسسیجینی جستەی ئینسان ناهێڵن ئۆکسسیجین بە تەواوی بگاتە مێشک اینجا شتێبینێکی جوانی ترت هەیە بێت گەلەوە خۆت واللهی تێبینەکەی من هەر ئەوە بکە من ئەوەندەی لە ئایزۆپرینەکەی تێگەیشتم کە زۆر خەتەرە لە بۆ ئینسانێک و هیوادارم بەڕاستی ینی ئەو بەڵێ قوتابی کیمیام لە زانکۆی سەلاحەتی یەک کەسی ترە توانم مۆر بگرم کێ ئەم برادرە وڵی تۆش فەرموو من قوتابی عەبدولغەفار لە زانکۆی سۆران قۆناغی دۆنبەشی جوگرافیا ئێوە باسی ئەوتان کە عێراق شەشەمین وڵاتە لە پیسبوونی ژینگە بەڵام ئەم جۆنەبووی هیندستان لە یەکەمی هەتا شەشەمیە بەڵام عێراق کارگەی زەبەلعی گەورەی وەکو فڕۆکە چۆن شەشەم وڵاتە و دوایکەش باسی ئەوتان کرد تای سیارە چۆن خراپترین کاریگەری هەیە لەسەر ژینگە لە گەرمبوونە گەردیلەی پلاستیکەکانی لێ دەبێتەوە بە پێچوانەوە ئێستا توێژنەوەی تازەیە ئەڵێ ئۆتۆمبیلی شەحن مەترسیدارترە لەبەرەوەی کە دەرکەوتووە ڕاستە بەنزینی نییە بەڵام تایەکەی زۆرتر هەوا پیسەکات لەبەرەوەی زۆر قورسە ئەوەیە شاری سلێمانی ژماری دانیشتوانی زۆرترە لە هەولێر بۆچی پاکترە ئایا ئەم داتای ڕاستە وەروە ئەگەر بێت و باسی ئەوە بکەین پیسبوونی هەوا خۆی ئەوە مەترسێکی زۆر ئەگەر سلێمانی پاکترە لەبەر شاف و داخە بەردەوام ڕەشەبای هەیە ئێستا ڕۆژی وا هەیە لە ئەپەکەی ئەمانە من ئەو ئەپەی ئەمانم هەیە کاکە ئامانج بۆی ناردم خاوەنی بیرۆکە و دامەزرێنەرەکەی ئامان شەوکەت مامۆستا ئامان شەوکەت ڕۆژی وایە سلێمانی یەکێک لە پاکترین شارەکانە ڕەشەبایە هەم پیسبوونی بینینت نییە هەم پیس هەست بە دووکەڵ و بۆنیش ناکەی وایە تۆ ئەڵێ بە پێی دانیشتوان فەرقی هەیە ئێمە مانانە راپۆرتمان هەیە بۆ نمونە مانی پێنج راپۆرتی مانی پێنج ئەڵێ ئەگەر مقارنەی AQI بکەین لەم جیهازانەیە لەگەڵ ئەوەی WHO تەنها یەک ڕۆژ AQI بە پێی ئەو ستاندەردە بووە یعنی ما یەک مانگ سلێمانی لە یەک ڕۆژە بە پێی ستانداردی جیهانی بووە ما باقی ڕۆژەکان پیس بووە تێگەی لە مانی پێنج یەک ڕۆژ بە پێی ستاندەرد بووە لە مانی چوار حوت ڕۆژ و لە مانی سێ ڕۆژ ینی سەیری و فەرقانەکە کە چۆن ئەگۆڕە کە باسی AQ ینی باسی WHO ینی لە 366 ڕۆژەکە ڕەنگە مانگ هەبێ ساڵ هەبێ 20 ڕۆژ خۆشی نابێ 3 بۆ 4 جار لە ساڵێکا تێپەڕێ لە ستاندەردی WHO ئێمە هەموو ڕۆژێ تێپەڕیون ئێمە زۆر تێنەپەڕین ئێمە یەک ڕۆژ تێنەپەڕیون لە مانی پێنج لە مانگێکا کەوت ساڵێکی برای من پارەی ژینگە وەردەگرین ئەی بۆچی پیسترین ژینگەشمان هەیە پارەی ژینگە وەردەگرین پارەی تەنکەر وەردەگرین پارەی شەقام وەردەگرین پارەی پستنی سارە وەردەگرین لە تازەکردنە وشتا هیوادارم ئەوە هەندێکشت بکرێت ژینگە پاک بکرێتەوە پیسبوونی هەوا هۆکارێکە بۆ دزمین تشەباران زۆر مەزیاتر لە پیسبوونی هەوا منە تشەباران ئەبێت هۆی لەناوبردنی دارستانەکان و وەرە ماسی ناو ئەو ئەو کێشەیەمان ئەڵێ نییە کاکە یەک کەسە توانم وەربگرم فەرمووت جەنابەت پێشەچی سپاس بۆم دەرفەتە هەموویست هەندێک خاڵ ئیزافە بکەم لەسەر بابەتی پیسبوونی هەوا وە گرنگترینیان ئەوەی کە لێرە باس نەکرا هۆکارەکانی کەمکردنەوەی پیسبوونی هەوایە یەک لەو بابەتانە من ئەمەوەی بڵێم لە هەردە حاڵەتی مردن لە جیهان یەک حاڵەتی مردن بەهۆی پیسبوونی هەواوەیە ئەوە یەکێک لەو خاڵانە دووەم ئەڵێتن منداڵی تەمەن خوار تەمەن 5 ساڵ لە وڵاتانەی کەمدا هاتن و هەژار نشینن زیاتر لە 60 هێندەی منداڵانی وڵاتانی داهات بەرزەگەری مردنیان زیاترە بەهۆی پیسبوونی ژینگەوە و تایبەت هەنگاوەکانی کەمکردنەوەی پیسبوونی ژینگە یەکەم لە جێگەی بەکارهێنانی ئۆتۆمبیل دەتوانین بە پایسکل هاتوچۆی ڕۆژانەمان بکەین بۆ هەولێرە بێ بەس بۆ سلێمانی هەم بۆ پیاسە هەم بۆ چوونە سەرکار دووەم وزە پاشکەوتکردن مەسەلەن ئێمە کە لە ژوورێکە چینە دەرەوە پێویست ناکە گڵۆپێک بە داگیرساوی بەجێ بێڵین ئەگەر چ کارمان پێی نەبێ توانین بیکوژێنینەوە و هەم ئەبێتە هۆی پاشەکەوتکردنی وزە هەمیش بە فیڕۆنەدانی کارەبا و زائیدەن مادەی کیمیایی و پاکەرەوە کە بەکاریان دەهێنین لە کاتی بەکارهێنان
پێویست ناکە فڕێ بدەینە ناو ئاوی خواردنەوە و لافاوە چکە تێکەڵ بە زەریا و زەریاکان دەبێ و دواتر هەم زیانی بۆ ژینگە ئەبێ هەم بۆ گیاندەوەرە. هەموو لایەکتان بەخێر بێن. مامەسا لە کۆتاییدا چییە فەرمووی؟ لە کۆتاییدا ئەبێ وەڵامی ئەو برادران هەموو فەرموو. بە جواب زامیەکێکیان ڕاستە خۆ پرسیاریان ڕاستە کردووی. ناخۆ خۆ من تێبینیم لەسەر هەمووی هەیە بۆەوەی بە ئەوە دانەڕوایانی هەندێکی پەیوەندی بە ئێمەوە نییە ینی مەسلەی هەوڵ حکوومەت بۆ کوالێتی چاکردنی کوالێتی سوتەمەنی ئەوە وەزارەتی پەیوەندداری هەیە بە باسیەوە ناکەین بەڵام مەسلەی پیسبوون و ئەوەی باسی کرد ئەو خاتونە کاریگەری لەسەر دەرونی هەیە تەبانەوە شتێکی ڕاستە لەبەرەوەی ئێمە زیاتر باسی پیسبوونی هەوا و خاک و ئاوەکەین بەڵام پیسبوونی تر هەیە پیسبوونی بینین و پیسبوونی ژاوژاو ینی بە ژاوژاو کاوە کاریگەری زۆر لەسەر دەرون هەیە بە تایبەتی ئەوەی ژاوەژاو ینی ئۆتۆمبیلێک لە بەردەم ماڵەکە تێپەڕی هاوارەکە کۆنە فلاشتە و ئەو کۆنە ئەکڕین و ئەوە ئەکڕین و ئەوە ئەکڕین یان سیارەی غاز ئەوانە هەمووی کاریگەری دەرونیان هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بە تایبەتی ئەگەر مرۆڤەکە نەخۆش بی یان وەزعی تەواو نەبی ئەوە زۆر کاریگەری هەیە ئەوانە چا بکرێ باشە بەڵام چاکردن چۆن ئەوە برادێکم بەیانێک چوو بۆ دەرێوەتە بووی کاکە گیان بووە هاوارەکەی غەسا لەشکاوە کڕین و بەریدا کڕین کابرا لێت و ڕۆبوو بوو توی کەی چۆنیا بیفرۆشی گوێژ مەگرە خۆ دەنگەکە دێت مەسلەی جێهێشتری هۆڵەکان بە پیسی ئەو بەڕێزانە باسییاکردن دچان ناوەندەکانی خوێند بەڕاستی ئەوەی هۆڵەکان یعنی مەسەن حەفلێ جەنابیشت باس کرد ئەوەی حەفلەی تەخەڕوجە ئەوەی بۆ گواستنەوە هەموو ئەوانەیە کۆمەڵک شتی بڵ و ئەوانە بەجێ دێنەوە کاریگەری زۆریە حەقیوەیە وشیاری بێ هەم کەم بەکار بهێنرێ هەم ئەگەر بەکاریشان هێنا هەرکەسە و لەگەڵ خۆی بتڵەکە باتەوە ڕەنگە ئەو شوێنە زۆر پیس نەکە لەسەر مەسلەی ئێمە ئیشکردمان لە ناوەندەکانی خوێندن ئێمە زۆرمان ئیشکرد لەسەر ناوەندەکانی خوێندن ئەو بەڕێزە شێک لەوانەیە کە لە سمیناری سۆرە بەڵە باسی کرد دەستان خۆش مەبەستم ئەوەیە کاریگەری زۆری هەبووە ئێمە زۆر دەستمان پێ کردووە مەسەن بە تەنیا ئەو تیمەی کە ئێمە هەمانە لە فەرماگەی و شاری و ڕاگەیاندن ساڵی 2023 4000 دەرچوونیان هەبووە ساڵی 2024 3994 ئەوە ئەزانی بەچی بەس لە ناوەندەکانی خوێندن یعنی ئێمە هوشیاریمان دەست پێکردی ناوەندەکانی خوێندن و نەبێ ئێمارمان کردبی ماومانە زۆر ماوە ئەخر مەرج نییە ئەوانەی کە ئەوان وتویانە تێبینەکان هەمویانین کە هەندێکی ئێستا بۆ نمونە یاوەتەوە دکتۆر ئەو هیچ ئەوەی دکتۆر جوابی داوەتەوە من باسیەوە ناکەم بەڵام ئەوەی باسی پارەی ژینگەیان کرد ئەو پارەی ژینگەی کە وەرە گیرێ لە کردنەوەی ساڵانە ئەوانەی ئۆتۆمبیل بۆ ئێوە دێتەوە نەخێر یەک دیناری بۆ ئێمە نایەتەوە لە 120 بۆ وەزارەتی ناوخۆ بۆ پۆلیسی هاتوچۆ لە 180 بۆ وەزارەتی دارایی دەمامێکی لێ بکڕن بۆ پۆلیسی هاتوچۆ وڵی تر ئەوە خۆیان ئەبێ لەو پارەی بکڕیان خۆ حکوومەتە توانێت دابینیکە لەسەر ئەو بابەتە ئەوە بە پێی یاساکە سنووقەکە نابێ لای ئێوە بێ ئێمە ئەخە ئەوە ناچێتە سنووق ئەوە لەسەر واریداتی سندوق نییە ناچێتە ناو سندوقەکە ئێمە هەرچەندە ئێمە سندوقیشمان هەیە بەڵام نەمانتوانێت تا ئێستا ئەو سنووقەیەوە چی تێت وەڵا پارەی تێچی بەڵام پارەکە هەر حیسابە دیار نییە عنی ئێمە زۆر زار باسیشمان کردیە لەگە ئەنجومەنی وەزیرانیش باسمان کردێت کە ڕێگا چاری سنووقتان بۆ دانێن هیچی تێ ناچێت پۆلیستان بۆ دانێن بۆتان نییە بیجوڵێن نا ئەوەی سندوق پارەی تێچێ بەڵام سەرفکردنەکەی بەدەست ئێمە نییە ئەوەیە کێشەکە ئەبێ ئێمە هەوڵڵم وەڵام پۆلیسە تۆ ناتوانانی بیجوڵانی پارەیشە تۆ ناتوانانی دەستی بۆ بەری ئەیوانە یەکشتمانەیە ئێمە هەوڵماندا دووجار هەوڵماندا ئەو یاسای ژمارە هەشت و یاسای ژمارە سێ هەموارکەینەوە بەڵام لە هەردوو جار پەرلەمان پەکخرا ساڵی 2015 بەنیاز بووین و ساڵی 2023 شانسیشتان نییە لە عینە شانسمان نییە لە بابەتانە دکتۆر ئەتوانم ئەزانم هەمووتان کاتی ترتانەیە دوو مەسەلەی بەکارهێنانی پایسکل وەڵا گرنگەوە باز بکەم ئێمە پێمە خۆشە خەڵک پایسکل بەکاربێن لەبەرەوە هیچ تێناسی وەرزشیشە بەڵام
ئێمە ئەو ڕێگاوبانانەمان نییە یعنی تەرخان کرابی بۆ پایسکرد خەڵک لەوانێ سیارە ماتۆڕ پێ سیارە و کوژنجاورە پاسکی لە دانا ماتۆر هە زۆر مشکلیە ماتۆر هەر یەکە لە پیسکەرەکان هەم دەنگەکەی ژاوەژاوەکەی هەم ئەو سوتەمەنی بەکاری دێنی هەم زۆر جاکە ئەبێتە هۆی پێکدادانی ئۆتۆمبیل لەناو ئەوەکان وڵای بۆ هەولێر و کەرکک پاسکیل زۆر باشە ئاخر شقانی تایبەتی پێدا بڕادەنە زۆر باش وەکو هۆڵنداوانە بەڵێ فەرموو کاکران تەبان زۆر باسمان کرد هێشتا زۆر شتماوە باسیکەم بەڵام دەمەوێت باسی چەند شتێکی نوێ بکەم یەکێک لەو شتانەی کە لە وڵاتانی پێشکەوتوو ئێستا بەتەمان بنیادی بنێن پێی دەگوترێ هارت هێڵثی سیتیز یعنی ئەو شارانەی کە بۆ تەندروستی دڵ باشە من پێشنیارێک بۆ بزنسمانەکانی ئەو وڵاتە بۆ ئەو ستیانەی بنیاد دەندرێن بۆ وان نەکرێت کەەوە زیرۆ ئیمیشن بێت و باش بێت خۆ بۆ خۆیان قازان دەتوانرێت لێرە شارێک کە بۆ دڵ باش بە دروستیکەین گوندێک بەڵێ دەتوانرێت دروست بکرێت با تێچێت بەس بۆ دڵی خۆیان خراپەکە خۆی بەخۆی لە ناو ناژی ئەو بۆ خەڵکێتی ئێستا شارێ لە کوردستان بۆ دڵ باشترە تیای بژیت وەڵاهی ئەوە ئەبێت ئەوانەی جەماعەتی ئەپەکە وەڵام بدەنەوە من شارێ بۆ دڵ باشە تیای بژی لەکوێ دڵ سەلامەتە وەڵا لوتکەی شاخێک دەرەوەی شار و گوند سەلامەتترە لە شار سنتەری شار بۆ دڵ باش نییە سنتەری شار ڕقەمەکان پیشانی ئێن کە چەند خەتەرە ئەم دقیقەیە وەزعی سلێمانی چۆنە لەم کاتە وەزعی سلێمانی باش نییە ئەتوانم پێ بڵم بۆ نمونە لە ناوجەرگەی شارە کە لە جادەی مەولەوی ئەگەر باس بکەین زەردە 73 ئەیکیوای 73 کە خۆی مەفروزە لە خوار پەنجاوە بێت ناتوانانی هەولێرم پێ بڵێوەنە ناتوانم هەولێرە پێ بڵێم لێرە ئەپیان هەیە هەر بۆ زانیاری هاوڕێیان من ئێستا هیچم پێ نێپیشانتایم سێ ئەپ لە IQA هەولێرە خوێنێتەوە بەڵام ئەپی شخصیە ئەپی شخصی بەڵێ ینی کەسێک هاتووە ویستوێتی ئەپێکدارم دەستەی ژینگە یا لایەنە پەیوەنددارەکانی تر کۆمپانیاکەی ئەوە ناوی چیە؟ دامەزراوەی میت فاوندیشن هیوادارم هاوکاری بکەن لە هەموو کوردستان و لە هەموو پۆینتێکە نەکردو هەر نەمازانی و ئامێریشیان داناوە ئێستا بنزانیم ئەوە ئامێری داناوەوەی شتێکی سەردانیان نەکرد باشە ببوورە مایکت پێێنێ و کاتشم تەواو بووە وەرزەکان بەپێی وەرزەکان جیاوازیە بەپێی وەرزەکان جیاوازی هەیە بەڵێ وازە بوو دەستخۆش وازە بوو بەپێی وەرزەکان جیاوازی هەیە وەکو باسم کرد پێشتر بەپێی هەفتەکان بەپێی کاتی ڕۆژەکانیش جیاوازی مامەسا من سەرەتا زۆر دڵخۆشم کە گەنجی وشارمان هەیە یەک شتێ بیگەڕێنینەوە ئینتیمای نیشتیمانیە وەک ئەو کوڕە گەنجە ئاماژەی پێیا بەڕاستی زۆر دڵخۆشی کردم دەسەڵاتیەت و ئەڕوا ئەوەی ئەمێنێتەوە بۆ من خاکەکەی پیرۆزیەکانە ژینگەکەمە بە کاکڕنجبا یەک شت زۆر باسی 5,000 مۆلی دەکرێ 5,000 نییە بڕوا بکە 20,000 زیاترە ئەزانی پێ بڵێم چۆن لە سلێمانیا 500 مۆلیدەی گەڕکمانێ بەس گەڕک چکەوەی حسابی بۆ ئەەکەن تەنها مۆلیدەی گەڕەکە ئێمە 841 بەس ئوتێل و موتێلمان هەیە ئەمە ئەبێ بە چەند بە 841 بە کۆی گەڕەکەکانەوە جگە لە 4828 باڵەخانە و دوکان کە هەرێکان مۆلیدەیە کۆی کەرەوە بەس لە سلێمانیا 5,000 مۆلیدە زیاتر فەرمانگەکانیش بەڵێ ماڵەکانی ماڵانیش وەڵام من خۆشم هەما بەڵام یەک شت کە بڵێن لە کۆتایە یەک شت ئەمە بڵێم هاوڕێیان ڕەگەزەکانی ژینگە هەمووی یەکە ئاو پیس بێ هەوا پیسە خاک پیس بێ ئاو هەواش پیسە ئەوەی گرنگە ئێمە چۆن بیپارێزین ئێمە نەهاتوین لێرە ڕەشببینی بڵاوکەینەوە هاتوین لێرە بڵێن ئەمە ڕاستیەکانە با چاکیکەین ئێمە ئیتر پێویستمان بە بینای سەکەنی نییە ئێمە پێویستمان بە سەوزاییە پێویستمان بەوەیە ئاوەکە و خاکەکە و خۆراکەکە و هەواکەم بۆ چاکەی پێویستم من لامە هەولێر 123 ئێستا ئەمڕۆ سلێمانی هەولێرە بێت چەند بێ ئێستا 123 خۆ بێ لە 50 کەمتر بێ باسییان کرد بە سلێمانی 65 ئەوتی هەفتە لەوانەیە هەندێک جیاوازی هەیە لەسەر ئەو بابەتە بەپێی گەڕەکە گۆڕێ لە 1970 شەقلاوە 95
ئەی وڵاتە ئەوروپیەکان نا من هەر ئەوانەی لە خۆمان لایە وڵاتە ئەوروپیەکان ئەگەنە و ئاستا نا هەندێکیان 35 فینلاند بڵێ ئەسترالیا فینلاند لە وڵاتانن کە ناگەنەوە ڕێژێ لە خوار پەنج ینی لە نزیکی 0 و 3 ئێمە 97ین نەوەحوت خێرەکەی زۆر جارەکاتە 250 ئەگاتە بەغا گەشتە 300 بابە دوا قسا با بۆ جەنابەت بێت دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بەڕاستی هەر خۆی بەرنامەکەەوە شێرێکی چاکە بۆ هەمومان و خاکی هەمومانە و پاراستنیشی ئەرچی هەمومانە و دەمێ ڕوونکردنەوەی بەم بە تایبەتی لەسەر مادی ڕەساس بەپێی یاسا نێودەوڵەتیەکان لە 2002 ئومل متحیدە قەدەغی کردووە بە هیچ شێوەیەک نای بکرێتە بنزینەوە دەبی ئەمە لە ژێر کۆت و بەندێکی یەکجار گەورەی حکومت بەس لە ئەوروپاوە لە هەشتاکان قەدەغە کراوە بەڵێ بەنسبەت مادە لێرە نازانم معلوماتم لەسەر دەبی دەستەی ژینگە جواباتەوە هەیە مادەی ڕەساس ئێستش زۆر لە بانزینە لیدوانە دەستی ژینگە جوابداتەوە لەبەرەوەی ئەوە ئیشی وەزارەتی سامانە سروشتەکانە بەدوادات بەڵام کە پێمان وتون وتیان ئێستا نییە پێمان وتون وتیان ئێستا نییە بەکار ناهێنرێ بەڵام ئەوە ئیشی ئەوانێت لەبەرەوەی ئەوە توانێت بچێتە ناو بنزیخانەکان بزانین بنزینەکانیان کوالیتی چۆنە وەڵام ماوەی پێشوو خۆڵ ناگرێت وەزارەتی سامانە سروشتەکان دوای بەرنامەی پێشوم کۆمەڵێک نازام 120 بنزینخانە بوو شتێکی وای محاسبە کرد و کۆمەڵە پێوانەی تازەی دانا بۆ ئۆکتانە بێت چۆن بێ و هەندێک لەو تاقیگانەی کە بە نایاسایی دانرا بوو نمرەیانیا بە بنزین دایخست و تێکەڵکردنی موادی کیمیاوی بۆ دروستکردنی بنزینی تازە و بەرزکردنەوەی ئۆکتان دوای بەرنامەکە هەمووی قەدەغە کرد ئەوە وەزارەتی سامانە سروشتەکانیش جارجار گوێگرن بەس هەندێک جار گوێ ناگرن کاگران زمێ ئامارێک بخەمەڕوو بە تایبەتی لەسەر ئۆتۆمبیل خۆتان نەزان لە هەولێر ئەگەر 700,000 ئۆتۆمبیل ئیش بکات ئێمە هەر یەک لە ئێمە لەوانەیە 2 لیتر لە بنزین سەرف بکەین ئۆکسیدی کاربۆن هەرێک لە ئێمە ئەگەر ئێمە سیر بکەین لە بنزین 2.49 غرام دەخرێتەوە لە هایدرۆکاربۆن 9.6 و لە نایترۆزین ئۆکساید 9.85 واز SO2 صفر دەمێ بێمە سەر مۆلیدەکانی هەر یەک مۆلیدە 500 کV یەکسانە بە ئیش پێکردنی 300 ئۆتۆمبیل چۆن 300 ئۆتۆمبیل ئێمە ئەگەر سەری دوم لە ڕۆژێکە مەسەرەن بۆ 1 سعات 53 لتر گازوایل دەخواتن لە 12 سعاتە ئێمە ئەبینین 636 لتر لە گازوایل ئەخواتن لە یەک مۆلیدە لە 1 سعاتە مەسەرەن لە ماوەی 24 سعاتە 26 کیلۆ لە دوانۆکسیدی گۆگر فڕداتەوە یەکەم ئۆکسیدی کاربۆن 18 کیلۆ هایدرۆکاربۆنات 11 کیلۆ ئۆکسیدی نایترۆزین 45 کیلۆ دووکەڵی ڕەش 12 کیلۆ کۆی هەر یەک مۆلیدە لە بڕی ئەو گازەی فڕی دەدەتەوە 113 کیلۆگرام لە دوانۆکسید فڕی دەدەتەوە لە ماوەی 24 ساعت لە یەک مۆلیدە دەستخۆش یاخوا بەخێر بن سەر چاوەکانم سوپاس قوتابیان و خوێندکارانی خۆشەویست مامۆستایانی خۆشەویست جارێکی تر سوپاس و ڕێزی تایبەتیم بۆ دەستەی ژینگە کامیشە زەحمەتە کێشن بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی هەموو خەڵکی کوردستان لە بەتایبەتیش جەنابەت و هەموو کارمەندەکان و من کە پرسیارە ڕاستی جەنابی مامۆستا عەبدوڵڕەزاقەکەم ئەمەوێ ڕاستی لەسەر زەرورەتی هەمواری یاسای ژینگە ئەمەوێ بێدەسەڵاتی ئەوان بخەمەڕوو مەبەستم ئەوەیە ئەبێ پاورەکان گەورەتر بکرێ دەنا ئامانجەکاڵە وەڵڵاهو من الوەراء القەصد بەس ئەوەیە کاتێکی خۆش بۆ مولایەکتان و هەمووتان سەلامەت بن بەخێر بن.